ئەسرینی تەوبەکاران ڕێگایەک بۆ گەڕانەوە و تەوبەکردن. بەناوی خوای بەخشندە و میهرەبان. ئەسرینی تەوبەکاران ڕێگایەک بۆ گەڕانەوە و تەوبەکردن. باس و بەسەرهاتی ئەو کەسانەی کە حاڵی خۆیان باز دەکەن لە کاتی تەوبەکردن و گەڕانەوە بۆ لای خوا. دکتۆر ئیبراهیم دووەیش، وەرگێڕانی ڕێباز خورشید. بۆ سەرگەردانەکان، بۆ دڵبەخەمەکان، بۆ هەموو ئەوانەی ستەمیان لە دەرونی خۆیان کردووە، بۆ ئەو مرۆڤانەی لە زەڵکاوی تاوان و خراپەدا ڕۆچوون. دەیوەرن وەرن و کۆ ببنەوە بەرەو دەرگاکانی ئومێد و هیوای نەبراوەی خوا بکەونە ڕێ. بە مەحزوونی لە میحرابە مەیلی هەوادەم هەیە، ئەمشەو لە دووری لیقای تۆ مەیلی گریانم هەیە. کێ عیلاجی ئەم دەردەکە، کێ ئەنیسە غەیری تۆ، کێ حەکیم و نەشئەی ڕۆحە، کێ ڕقی بە غەیری تۆ. ئەی نەوەی ئادەم، ئەگەر تاوانەکانت بگەنە کەشکەشانی ئاسمانەکان، پاشان داوای لێخۆشبوونم لێ بکەی، لێت خۆش دەبم، وەکو ئەوەی هەر لێیشی یاخی نەبوو بێتی. ئەی نەوەی ئادەم، هەر کاتێ لێم بپاڕیتەوە و داوام لێ بکەی، لێت خۆش ئەبم و باکم پێی نییە هەرچیەکت کردبێ، وەکو ئەوەی هیچ تاوانێکیان نەکردبێ. ئەی نەوەی ئادەم، ئەگەر پڕ بە هەموو کوپەڵەکانی سەر ئەرز تاوانم بۆ بێنی و بەو مەرجەی هاوڵت بۆ بڕیار نەدابم، ئەوە پڕ بەو کوپەڵانە لێت خۆش دەبم، لێ خۆشبوونت بۆ دێنم. ئەی خوایەگیان، ئێمە جگە لە تۆ کێمان هەیە؟ تۆش ئەگەر لێمان خۆش نەبیت و ڕەحممان پێنەکەیت، ئەوە ئێمە تیا دەچین. سپاس بۆ خوای بەخشندە و وەرگری تەوبەی تەوبەکاران، خاوەنی دەسەڵات و سزای پڕ لە سوێ. هیچ خوایەکی تر نییە جگە لەو، سەرنجام و چارەنووسیشمان هەر گەڕانەوەیە بۆ لای ئەو. پاکی و بێگەردی و سپاس بۆ تۆ ئەی خوایەگیان، لەسەر ئەوەی لەگەڵ ئەوەشدا ئاگاداری ورد و درشتی حاڵی ئێمەی کەچی دەرگای میهر و لێبوردەییت هەر بەکراوەیی بەڕووماندا هێشتۆتەوە. لەگەڵ ئەو هەموو توانا و دەسەڵاتە فراوانەتدا کەچی ئاەتی لا تەقنەتوت بۆ ناردووین. پاکی و بێگەردی بۆ تۆ ئەی ئەو زاتە مبارەکەی کە تەسبیحات و زیکر هەر هەمووی هەر بۆ تۆ ئەکرێ. خوایەگیان، داوات لێ ئەکەین لێمان خۆش بیت و لە هەر جۆرە تاوانێک پەنا هەر بە تۆ ئەگرین. ئەی خوایەگیان، هیچ کام لە تاوانەکانمان بەبێ لێ خۆشبوونی خۆت جێمەهێڵە. لە بری غەم و پەژارەکانمان ئاسوودەیی دەروونمان پێ ببەخشە، شیفای هەموو دەرد و نەخۆشیەکانمان بدە. داواکانمان گیرا بکەیت و بێ ئومێدمان نەکەیت. یا ئەڵڵا، خوایەگیان، تەوبەی تەوبەکارانمان قبوڵ بکە. درود و سڵاویش بۆ سەرگیانی پاکی مژدەدەر و چرای ڕووناکی ژین پێغەمبەرمان محەممەد صلی الله عليه وسلم، و بۆ سەر ڕۆحی بەرزی خێزان و یاوەرانی و هەر کەسێک کە شوێن ڕێبازی ئەوان کەوتون هەتا ڕۆژی دوایی. خۆشەویستانم، سڵاو و ڕەحمەت و بەرەکەتی خواتان لێبێت. باسی ئەسرینەکانی تەوبەکارێک بە یەکترمان شاد ئەکات. ئەسرینەکانی تەوبەکارێک کە تامی شیرینی تەوبە و گەڕانەوە بۆ ئامێزی میهری خوای کردووە و هۆگری باخی گوڵدار و بۆنداری ئیمان بووە. بۆیە شەو و ڕۆژ هەوڵی بەردەوام دەدات. وشەکانی هەر هەمویان ڕاستگۆییان لێ دەبارێت. فرمێسکەکانی گەرم و بەسوێن، دڵی پڕ لە حەسرەت و فرمێسکەکانیشی پڕن لە نهێنی. ئەسرینەکانی تەوبەکارێک کە چێژی خواپەرستی چەشتووە و ماناون بووەکانی ژیان و بوونی دۆزیوەتەوە، و تامی سەعادەت و ئارامی دەروون و شیرینی ئیمانی کردووە. فرمێسک ئاگری تاوان و ڕۆژانی یاخیبوون لەخوا دەکوژێنێتەوە.
تاڵاوی دووری و دابڕان لەخوا کەم دەکاتەوە و سۆز و ئارامی دەبارێنێ بەسەر دڵدا. ئەسرینەکانی تەوبە و گەڕانەوەی بەندەیەک کە کوشتەی دەستی تاوانە و ڕێگەی ڕاستی لێون کراوە، بەڵام زوو خۆی دەدۆزێتەوە و دانی ناوە بە تاوانەکەیدا. بەندەیەک کە وەڵامی بانگی حەقی داوەتەوە و بە خۆی داچۆتەوە. فرمێسکێک لە دڵێکی پڕ لە حەسرەتەوە، بەڵام مشتاقی تاریک و ڕوونی بەری بەیانە و بەردەوام دەپرسێ تۆ بڵێی پەروەردگارم لێم خۆش بوو بێ. فرمێسکانێک کە لە چاوەکانیەوە دەبارێن و بەسەر گۆناکانیدا دێنە خوارێ و ڕێچکەیان بەستووە تاوەکو بانگی ڕزگاربوونی بدات. ئەسرینەکانی تەوبەکارێک کە بەسەر گۆناکانەوە ئاوازێکی غەمناک ئەژەنن، خودایە لێم خۆش بە من زوڵمم لە خۆم کرد. فرمێسکێک کە دڕ بە تاریکی ئەو شەوە زەنگە پڕ لە خەمانە دەدات کە لەگەڵ تاریکایی ساڵانی تەمەنی پڕ لە گوناهدا تێکەڵ بووە. ئەو شەوانەی پڕن لە یادگاری و خەم و خەفەت و هەنسک. فرمێسکەکانی تەوبەکارێک کە دانی ناوە بە تاوانەکانیدا و داوای لەخوا کردووە لە تاوانەکانی خۆش بێت. لا ئیلاه ئیلا الله. خۆشەویستەکانی لە خۆی نزیک دەخاتەوە و هەرچیەکی لێ داوا بکەن دەیان داتێ و لە هەر شتێک پەنای پێبگرن پەنایان دەدات و دەیان پارێزێ. ئەی بەندەی خوا، چی هەیە لە دوای لەش ساغی جگە لە نەخۆشی؟ لە دوای بوون چی هەیە جگە لە نەبوون و فەنابوون؟ لەو دیولاویەوە چی هەیە جگە لە پیری و کەنەفتی؟ برایانی ئیمانیم، هۆکاری نەخۆشکەوتنی دڵەکان تەنها و تەنها تاوان و گوناهە. جوان گوێی لێ بگرن و سەرنجی بن. بەڕاستی دڵ گوناه نەخۆشی دەخات و تەنها تەوبەکردنیش دەتوانێ چاکی بکاتەوە و لەون بوونەی ڕزگاری بکات، چونکە لە ئامێزی تەوبەدا دەتوانی تام و چێژی لقای خوای پەروەردگار بکەی. ئەو خوایی لە هەموو تاوان و گوناهێک خۆش دەبێت و تەوبەی بەندەکانی قبول دەکات. ئەو بەندانەی تاڵاوی دابڕان و دووری لە دیداری خوا چوو بە گەرویاندا و سەرگەردانی ناو کوچە و کۆڵانە تاریکەکانی بێئومێدی بوون. قل يا عبادي الذين أسرفوا على أنفسهم لا تقنطوا من رحمة الله إن الله يغفر الذنوب جميعا إنه هو الغفور الرحيم. تەوبەکردن دەرگای ئومێد و هیوای هەموو ئەوانەیە دەیانەوێ دوای تاقیکردنەوەی ئەزموونی دوور لە خوایی بێنەوە ئامێزی پڕمیهری خوا. پاکی و بێگەردی بۆ ئەو خوایەی دەرگای تەوبەی لەسەردا نەخستین و لەم شانۆیی ژیاندا لە گۆشەیەکی زەمەندا فەرامۆشی نەکردین. کەواتە براو خوشکەکانم، ئایا ژیان هیچ تام و لەزەتێکی هەیە بەبێ تەوبە؟ ئەسرینەکانی تەوبەکار گەرمن وەک فرمێسکەکانی مۆم و ڕێگای گەڕانەوەن بۆ مرۆڤەکان. ئەسرینەکانی تەوبەکاران. ئەسرینی تەوبەکاران. ڕێگایەک بۆ گەڕانەوە و تەوبەکردن. باس و بەسەرهاتی ئەو کەسانەی کە حاڵی خۆیان باز دەکەن لە کاتی تەوبەکردن و گەڕانەوە بۆ لای خوا. ئەی تەوبەکاران، پشت و پەناتان با تەنها خوای خاوەندە سەڵات بێ. بە ئازار و نرکە و ناڵەی تەوبەکانتانەوە لی بپاڕێنەوە و مناجاتی لەگەڵدا بکەن، چونکە هەر کەس پەنا بەرێتە بەرخوا با دڵنیا بێت کە ڕێگەی هیدایەت دەدۆزێتەوە. نەئەمرێکم بەجێ هێنا دڵی پێخۆش بکەم جارێ، نەخۆم لادا لە نەهیەکت مفەڕەح بێ کە ئیمانم
قیامەت باوەڕم نایەت جەهەنەم لە خۆی بگرێت پەشیمانی ئەگەر شاخی لە ئینسان دەردەکرد بێشک لە گەردوون تون دەبوو شاخم بەدڵ هێندە پەشیمانم حسابی خۆم دەکەم قەسدم وەهایە خۆم بسووتێنم کە فکری بەحری ئیحسانت دەکەم پڕ ئاوە لێوانم. گوێ بگرە لە هەست و سۆزی دەرونی کچێکی دیکەی تەوبەکار کە بەدەستی خۆی نووسیویەتی و لە بەشێکیدا دەڵێت هەست و سۆزێکی ڕاستگۆیانە دەرونمیان هێنا بوویە جۆش تاوەکو خەمەکانی دڵم لە ڕێی فرمێسکەکانمەوە ماڵ ئاواییان لە دڵم کرد لە خەونی قۆڵی بێ ئاگایی ڕاچڵەکیم و بەدڵ گریام گریانی دایکێ بۆ مەرگی کوڕە تاقانەکەی گریانێ لەوە پێش هەرگیز وانە گریا بووم بەڵێ لە تاو حەسرەت و پەشیمانی بۆ ژیانی بەبادا چووم دەگریام بۆ هەموو ئەو گوناه و تاوان و بێفەرمانیانەی خوا کە بەشێکی زۆری تەمەنی منیان بە خۆڕایی دا بەبادا خۆشم باوەڕم بەخۆم نەدەکرد کاتێ دەگریام چونکە زۆر دڵڕەق بووم و بڕوا ناکەم لە من دڵڕەقتر هەبێت دەمەوێت تەوبە بکەم و بگەڕێمەوە بۆ لای خواگیان بەڵام شتێک هەیە ڕێگەم لێ ئەگرێ و ناشزانم چییە چونکە هەر کاتێ تەوباکەم و ئەمەوێ بە یەکجاری بەرماڵ و نوێژ و کڕنوش لە ئامێز بگرم سەر لە نوێ پاشگەزە بمەوە و دەگەڕێمەوە بۆ لای ئەنجامدانی تاوان هەندێک جار خراپتریش دەکەم تکاتان لێ دەکەم بۆ خاتری خوا یارمەتیم بدەن چونکە وەڵڵاهی بێزار بووم لەسەر پێچی واللهی بێزار بووم لە سەرپێچی فەرمانی خوا و ژیانی پڕ لە تاوانم تەنانەت هەندێک جار تووشی بێهیوایی دەبم و دەڵێم ئیتر خوا هیدایەتم نادات بەڕاستی گەورەترین شت کە سەرپێچی خوام تیادا کرده بێ نوێژە چونکە کردومە بە شوێنی بیرکردنەوە و زۆر بە خێرایی تەواوی دەکەم بە جۆرێکە نازانم چەند ڕکاتم کردووە دوای ئەمە هەندێک لە تاوانەکانی تری باز دەکات اینجا لە کۆتایی نامەکەیدا دەڵێت لە کۆتایی نامەکەمدا تکاتان لێ دەکەم یارمەتیم بدەن بە زووترین کات ڕزگارم کەن لە سزای خوایی پێش ئەوەی کار لە کار بترازێ چونکە زۆر دەترسم مەلەکول مەوت لە دەرگای مەرگەوە خۆی نیشان بدات و منیش لەسەر ئەم حاڵم بمێنمەوە. وەرن گوێ لە چیرۆکی لاوێکی تر بگرن کاتێ بە سەرهاتی ژیانی خۆی بۆ باسکردم چاوەکانی فرمێسک دایگرت بوو دەیوت دەستم کرد بە گریان بۆ خۆم و ئەو ماوەی کە لە ژیانم کە لە سەرپێچی فەرمانی خوادا بەسرم بردبوو مێشکم کەوتە بیرکردنەوە دڵیشم دەستی کرد بە لێدان هەموو هەستەکانم بانگیان کردم شەیتان و ئارەزوەکانی دەروونت بکوژە و لە ناویان بەرە پاشان ژیان و شێوازی خۆگۆڕین و جلوبەرگیشم گۆڕان ژیانی سەرەڕۆیی و تاوان و سەرگەردانیم واز لێهێنا و بەرەو نیشتیمانی هێمنی و ئارامی و ئاسوودەیی کەوتمەڕێ هەتا دوایی. بەڵێ خۆشەویستانم تەوبەکار ئابەم شێوەیە فرمێسکی چاوانی هۆن هۆن دێتە خوارێ و هەناسەی سارد و پڕ لە خەم هەڵدەڕێژێ بۆ ژینی لە دەستچووی فرمێسکەکانیان هەمووی پەند و وانەی ژیانی تێدایە بۆ هەر کەسێ بە خۆی دەڵێ هۆشمەند ئاهوناڵە و هاواری ئەو مرۆڤانەی پەشیمانن لە ڕابردوویان پڕن لەوانە و ئامۆژگاری چاوەکانیان فرمێسک بۆ ڕابردوو دەڕێژن و دڵیان پارچە پارچە دەبێ بۆ ئەو ڕابردووەی کە ڕۆیشت و ناگەڕێتەوە. خوشکەکەم براکەم واز لە فرمێسکی بێهیوایی وەراندن بهێنە وەرە فرمێسکی خۆشی و شادمانی بڕێژە بۆ ئەم ژیانە تازەیەت خێراکە دەست پێش خەریب کە و تەوبەت دوامەخە پەلە بکە بەر لەوەی فرسەتت لە دەست بچێت.
ئەسرینی تەوبەکاران ڕێگایەک بۆ گەڕانەوە و تەوبەکردن. باس و بەسەرهاتی ئەو کەسانەی کە حاڵی خۆیان باز دەکەن لە کاتی تەوبەکردن و گەڕانەوە بۆ لای خوا. وەرە با پێکەوە گوێ بگرین بۆ چیرۆک و بەسەرهاتی دەست پێشخەری ئەم ئافرەتە بەرەو دنیای تەوبەکردن. ئەمە بەسەرهاتی ئافرەتێکی ئیماندارە کە تووشی زیناکردن بووە. بەڵێ هەڵەی کردووە بۆ چەند چرکەیەک چاودێری خوای لە یاد کردووە، بەڵام گەرمایی ئیمان و ترسی خوای پەروەردگار ئاگری لە دڵی بەرداوە و خەوی لە چاوەکانی زڕاندووە. ئارامی لەبەر بڕاوە و جێگە بە خۆی ناگرێ. عەبدێکم چاکەم زۆر کەمە و دڵم لانەی گوناهانە، بوومەتە یاریچەی دەستی نەفس و شەیطان و زەمانە. گڕوتینی گوناه و تاوان ئاگریان بەرداوەتە دڵی ئەو ئافرەتە و گەورەی تاوانەکە تووشی دڵە ڕاوکەی کردووە. بەڵێ ناشرینی و قیزەونی تاوانەکە بە جۆرێ هەژاندویەتی کە تەنها بە تەوبەی نێوان خۆی و خوا ڕازی نەبووە، بەڵکو هاتۆتە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم و دەڵێ لەو گوناهی ئەنجامم داوە پاکم بکەرەوە. ئای لە حاڵی ئەم ئافرەتە و گەورەی تەوبەکەی. بەیانی دێتەوە بۆ ئەوەی بەڵگە بێنێتەوە لەسەر ئەو تاوانەی کردوویەتی و دەڵێ بۆ دەستدێنی بەڕوومەوە و دەمگێڕیتەوە. سوێند بەخوا بەهۆی ئەو تاوانەی کە کردو مەسکم پڕ بووە و دووگیانم. پێغەمبەری خوایش پێی فەرموو بڕۆ با منداڵەکەت ببێ. سرم سوڕماوە لە حاڵی. مانگ لە دوای مانگ ئاگری تەوبە لە دڵی ئەم ئافرەتەدا زیاتر جۆش دەخوات. ئەمجارە دێتەوە و منداڵەکەی لە پارچە پەڕۆیەکەوە ئاڵاندووە. دەڵێت ئەوە تا منداڵەکەم بووە، دەی پاکم بکەرەوە. پێغەمبەری خوش صلی الله عليه وسلم پێی دەفەرمێت بڕۆ شیری بدەرێ تاوەکو لە شیری ئەبڕیتەوە. ئای لە حاڵی ئەم ئافرەتە ئیماندارە. ساڵێک 2 ساڵ هێشتا ئازار و سوێی دڵیدا نەمرکاوەتەوە. دوای ئەوەی لە شیری ئەبڕێتەوە دێتەوە و منداڵەکەی پێیە و وەک بەڵگەیەکیش بۆ لە شیر بڕینەوەکەی پارچەیەک نانی لەدەستدایە. دەڵێ ئەوە تا لە شیرم بڕیوەتەوە و نان دەخوات، دەی پاکم بکەرەوە. پێغەمبەریش صلی الله عليه وسلم منداڵەکە ئەدات بە یەکێ لە مسلمانەکان بۆ ئەوەی بەخێوی بکات. پاشان فەرمان ئەدات چاڵێکی بۆ هەڵ ئەکەن تا سنگی و خەڵکەکەش دەست ئەکەن بە بەردبارانکردنی. خالیدی کوڕی وەلید بەردێک ئەگرێتە سەری و خوێنەکەی بەر خالید دەکەوێ. خالیدی شوشەیەکی ناشرینی پێ ئەڵێ. پێغەمبەریش صلی الله عليه وسلم دەفەرمێ وامەڵێ خالید سوێن بەو زاتی گیانی منی بەدەستە تەوبەیەکی کردووە، ئەگەر تاوانبارێکی گەورە بیکردایە خوا لێی خۆش دەبوو. پاشان نوێژی مردووی لەسەر کرد و فەرمانی کرد بە خاکی بسپێرن. ئایا مافی خۆمان نییە لە حاڵی ئەم ئافرەتە تەوبەکارە سەرسام بین؟ 2 ساڵی تەواو بەسەر تاوانەکەیدا تێپەڕ دەبێت، بەڵام هێشتا گڕوتینی تەوبە دڵی پڕ لە ئیمانی ئەوی داگیر کردووە و ئازاری وجدانی ئەدات. خۆشبەختی بۆ خۆی چونکە بەڕاستی ئەوە لە خواترسانە. ئەسرینی تەوبەکاران دەوەرن با هیممەت و پێداگری ئێمەش لەسەر تەوبەکردن بەم جۆرە بێ. ئەی تۆ، ئەی براو خوشکی خواناسی من، بۆچی هۆش و بیرت لای من نەما کاتێ باسی تەوبەم بۆ کردی؟ وا دەزانی تۆ پێویستت بە تەوبە نییە. لە خۆت بایی مەبە، وابزانی تەوبە بۆ تۆ نەهاتووە. هەر کاتێ ناونیشانی ئەم بابەتە ئەخوێنیتەوە یەکسەر بیرت بچێت بەلای ئەوانەدا کە تاوانی گەورەیان ئەنجام داوە و لە ناو هەوا و ئارەزۆکانی نەفسداون بوون، بەڵام قەت بیرت لەوە نەکردوتەوە کە ئەم قسانەی ئێمە بەشی تۆشی تێدایە. خوا دەفەرمێ فەلا تزەکوو ئەنفوسەکم هو ئەعلەم بمن اتقا. واتە پاکانە بۆ خۆتان مەکەن، خدا زاناترە بەوانەتان کەوا پارێزکارن. زانای پایەبەرز ئیبن باز دەڵێ تەوبە و گەڕانەوە بۆ لای خوا بەو شێوەی لە قورئاندا ڕوون کراوەتەوە تەنها بۆ تاوانکاران نییە، بەڵکو بۆ بڕوادارانیشە. بەڵام تەوبەی بڕواداران لەسەر کەم و کورتیەکانیانە لە بەجێهێنانی فەرمانەکانی خوا و کەمتر خەمیان لە پەرستنەکاندا. ئەوە تا خوا دەفەرمێ وتوبوا إلى الله جميعا أيها المؤمنون لعلكم تفلحون.
هەروەها بڕواداران پێویستیان بەوەیە تەوبە بکەن لە بەخۆ نازین و کارەکانیانەوە، ڕق و کینە و ئیرەیی نەبن، باسکردن لە پاشملە و سستی و سارد و سڕی و ئافەتەکانی تر کە ژمارەیەکی زۆر لە چاکەکاران تێی دەکەون. ئێستا بینیتان چەندێک پێویستمان بە تەوبەیە؟ ئێمە لەکوێین و خۆشەویستەکەمان لەکوێ؟ هاوڵەکانی لە هەر دانیشتنێکدا 100 جار ئەم نزایان لێ دەبیست: رب اغفر لي وتب علي إنك أنت التواب الغفور. واتە پەروەردگارەکەم لێم خۆش بە و تەوبەم لێ وەرگرە، چونکە بەڕاستی تەنها تۆی کە تەوبە وەردەگریت و لە هەڵەکان دەبوریت. هەروەها دوای ئەوەی سوورەتی نەسر دابەزی بۆ سەردڵی مبارەکی، ئیتر هیچ نوێژێکی نەدەکرد کە تیایدا نەیفەرموو بێ: سبحانك اللهم ربنا وبحمدك اللهم اغفر لي. واتە پاکی و بێگەردی و گەورەی بۆ تۆ ئەی خوای پەروەردگار، خودایە لێم خۆش بە. ڕێگایەک بۆ گەڕانەوە و تەوبەکردن. باس و بەسەرهاتی ئەو کەسانەی کە حاڵی خۆیان باز دەکەن لە کاتی تەوبەکردن و گەڕانەوە بۆ لای خوا. ئەسرینی تەوبەکاران. ئەسرینی تەوبەکاران. ڕێگایەک بۆ گەڕانەوە و تەوبەکردن. ئیبن قەییم دەڵێ خوای گەورە فەرموویەتی: ومن لم يتب فأولئك هم الظالمون. واتە خوای مەزن بەندەکانی دابەش کردووە بۆ تەوبەکار و زاڵم، و سێهەمی نییە، و وشەی زاڵمی بەکارهێناوە بۆ ئەوانەی تەوبە ناکەن، و هەر لە ڕاستیشدا کەس لەوە زاڵمتر نییە، چونکە بێ ئاگایە لە خوای خۆی و مافی خوا بەسەریەوە. ئاگای لە کەم و کورتەکانی دەرونی نییە و ئەو تاوانانەی لە یاد نەماوە کە ئەنجامی داون. لەبەر ئەوە برای چاکەکارم، ئاگات لە خۆت بێت، چاکە و پەرستشەکانی خۆت بە زۆر مەزانە، چونکە بە زۆر زانینی چاکە و بە کەم زانینی خراپە ئەمانە دەرد و بەڵان. هەر وەک بە زۆر زانینی چاکە وەک بە کەم زانینی خراپە وایە. مرۆڤی زانایش ئەوەیە کە چاکەکانی خۆی بەکەم دەزانێ و تاوانەکانی لە بەرچاویدا گەورە دەبێت، چونکە هەر کاتێ چاکەکانی خۆتت بە بچووک بینی ئەوە دڵنیا بە لای خوا گەورە دەبێت، و هەر کاتێکیش گەورە هاتنە پێش چاوت ئەوە لای خوا بچووک دەبنەوە. تاوانیش بە پێچەوانەی ئەمەوەیە، کەواتە هەر یەک لە ئێمە لە هەموو قۆناغەکانی تەمەنیدا پێویستی بە تەوبەیە و بەردەوام دەبێت تەوبە هاوڕێی کاروانی ژیانمان بێت و لێمان گیانە بێتەوە تاوەکو مردن. یەحیای کوڕی مەعاز دەڵێ: ئەو شتەی کەوای لە خەڵک کردووە تەوبە نەکەن هیوا درێژیە، ئومێدی قوڵە بە دنیا، و نیشانەی تەوبەکاریش فرمێسکڕشتن و خەڵوەت و لێپرسینەوەی دەروونە لە هەموو جۆڵە و هەڵس و کەوتێکماندا. کەواتە ئەی بەندە خواناسەکان، وریابن بەو ساتانەی تەمەن مەخەڵەتێن کە هێمن و ئارام دەژین، بەڵکو خۆتان ئامادە بکەن بۆ کاتەکانی تاقیکردنەوە و بەڵای خوایی، چونکە لە کۆتاییدا هەموو نهێنیەکان ئاشکرا دەبن. داواکارین لە خوای گەورە عاقبەت خێرمان کات. ئەسرینی تەوبەکاران. ڕامانێک لە مەرجەکانی تەوبە. براو خوشکی ئازیزی من، تەوبەی ڕازگۆیانە چەند مەرجێکی هەیە کە پێویستە تەوبەکار پابەند بێ پێیانەوە. ڕاستە هەمویان بیستراون، بەڵام من چەند هەڵوێستەیەکیان لە ئاسدا دەکەم. یەکەم،
وازهێنان لە خودی گوناهەکە. سەروەرمان پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی ئەگەر یەکێ لە بەندەکانی خوا هەڵەیەکی کرد ئەوە خاڵێکی ڕەش دەدرێت لە دڵی، بەڵام ئەگەر وازی هێنا و تەوبەی کرد ئەوە دڵی پاک دەکرێتەوە لە شوێنەواری ئەو تاوانە. خۆ ئەگەر گەڕایەوە سەر تاوانەکەی ئەوە ڕەشاییەکەی دڵی زیاد دەکات، دەکرێت تاوەکو هەموو دڵی داگیر بکە. ئەمەش ئەو ڕانەیە کە خوا لەبارەیەوە دەفەرمێت کەلا بەل ڕانە عەلا قولوبهم ما کانوا یەکسیبون. ڕاستگۆ دەبم لەگەڵتان کاتێ پێتان دەڵێم ئەو کەسەی لە بەرخاتری غەیری خوا دەیەوێت واز لە کاروانی گوناهکاری بهێنێت زۆر قورسە بتوانێ وازی لێ بهێنێت، بەڵام ئەو کەسەی لەبەر خوا وازی لێ بهێنێت نیەتی بۆ ئەو زاتە بەرزە پاک بکاتەوە، بە دەروونێکی پڕ لە ڕاستگۆییەوە ڕوو بکاتە خوا لێی بپاڕێتەوە، ئەوە با دڵنیا بێت لەوەی کە خوا یارمەتی دەدات و دامەزراوی دەکات و دڵی وابەستەی ئەم نووری ئیسلامە دەکات و تەوبەی بۆ ئاسان دەکات. کام وایە لێت ئەی گوێگری خۆشەویست، گوێ بگرە بۆ چیرۆکی ئەم لاوە تەوبەکار و هیممەت بەرزە. خۆی دەگێڕێتەوە و دەڵێت کاتێک گەڕامەوە بۆ ماڵەوە یەکەم شت کە هاتە بەرچاوم وێنەی کۆمەڵێ لە پیا و ئافرەتە بێسەروبەر و دوور لە حەیاکان بوو، بە هەموو هێزێکمەوە پەلامارمدان و هەر هەمویانم دڕاند. دوای ئەوە خۆمدا بەسەر جێگاکەمدا و دامە پڕمەی گریانی دڵناسکی گەنجێ کە ئاسۆی ئیمانی بینیوە. بۆ یەکەم جار لە ژیانمدا هەستم بە پەشیمانی کرد لەسەر ئەو کارانەی کە سەرپێچی خوام کردبوو تیایاندا. دوای ئەوەی بەخۆڕ فرمێسک بە چاوەکانمدا هات نەخوارێ هەتاوەکو دوایی. ئەسرینی تەوبەکاران. ئەسرینی تەوبەکاران. ڕێگایەک بۆ گەڕانەوە و تەوبەکردن. باس و بەسەرهاتی ئەو کەسانەی کە حاڵی خۆیان باز دەکەن لە کاتی تەوبەکردن و گەڕانەوە بۆ لای خوا. دکتۆر ئیبراهیم دووەیش، وەرگێڕانی ڕێباز خورشید. براو خوشکی بەقەدرم، حەز دەکەی بزانیت کامەیە ئەو شتەی یارمەتیت دەدات بۆ ئەوەی نەگەڕیتەوە سەر گوناهەکانت؟ ئەگەر ویستت وەڵامی ئەو پرسیارە بزانیت، ئەوا من پێت دەڵێم تکایە ئاگاداری زیانەکانی بەردەوام بوون لەسەر تاوان و گوناه بە. ئامان نەکەی بەردەوام بیت، دەخیلتم نەکەی پێداگیری بکەی لەسەر گوناهکردن. ئیبن قەییم ڕەحمەتی خوای لێبێت لە پەڕاوی ئەددا و وەددەوا ژمارەیەکی زۆری زیانەکانی بەردەوام بوون و درێژەدان بە کاروانی گوناهباری باز دەکات کە ئێمە هەندێکیان باز دەکەین. لەوانە بێبەشبوون لە زانست، نەمانی شەرم و حەیا، دڵتەنگی و هەمیشە غەمباری، لە دەستچوونی پەرستشەکان، عاقبەت شەڕی، مۆری ڕەشدران لەسەر دڵ، هەستکردن بە غەریبی و تەنهایی، دابەزینی بەڵاو غەزەبی خوا، نەمانی کۆمەک و پشتیوانی خوایی، هەڵگیرانی فەڕ و بەرەکەت، سزای سەختی دواڕۆژ، عەقڵ و لاشەش لاواز و پوچ دەکات، بەڕوونی تاریکی و زەلیلی لە دەم و چاوی خاوەنەکەیدا بەدی دەکرێت کە تەوبە و وازهێنان لە تاوان نەبێت هیچ شتێکی تر ناتوانێ لای بەرێ. ئازیزم، خاڵێکی تر بۆ تەوبەکردن بڕیاردانە لەسەر نەچوونەوە سەر تاوانەکە. تەوبەکاری خۆشەویست، بەدڵ بڕیار بدە، دڵێک کە تەنها خۆت دەزانی گوناه چ شپرزەیی و بێ ئارامیەکی بەسەردا هێناوە. ئەسرینی تەوبەکاران. بڕیار بدە دەستبەرداری هەموو ئەو شتانە بیت کە تاوانت بیر دەخەنەوە، بە تەواوی خۆت لە ڕابردوودا ببڕە، ڕابردووی پڕ لە گوناهت،
پڕ لە سەرپێچی و دوور لە خواییت وابزانە هەر هی تۆ نییە. لەو شوێنانە دوور بکەوەرەوە کە قوتابخانەی گوناهکاری ڕۆژانی ڕابردووی ژیانی تۆ بوون. وەک لە فەرموودەی ئەو پیاوەدا هاتووە کە 100 کەسی کوشتبوو، پیاوە چاکەکە پێی فەرموو مەگەڕێرەوە بۆ شارەکەت، چونکە شوێنی تاوان و خراپەکانتە. کەواتە پێویستە لەسەر تەوبەکار دوورکەوێتەوە لە شوێن و ئەو جێگایانەی کە سەردەمی گوناهباری هۆگریان بووە، لە بری ئەوەی خۆی سەرقاڵی شتی بە سوود و بەکەڵک بکات خۆی بەو شتانەوە گرتبوو. ئەمەی کە وتمان گرنگترین شتە کە دەبێت تەوبەکار لە سەرەتای تەوبەکەیدا ئاگاداری بێت. هیوادارم تێبگەی لەوەی کە سۆز و بەزەیی خوا چەندە زۆرە لەسەر تۆ کاتێک کە بە فەزڵ و گەورەی خۆی نیعمەتی تەوبەی پێبەخشیویت. دەیمادام وایە دوور بکەوەرەوە لەو هۆکارانەی سەرڕۆیی و بەرەو خراپەچوون دەهێننەدی کە دیمەنی تاوانەکانی ڕابردوو بەبیر دەهێننەوە، تا دەتوانی هاوڕێیەتی خراپەکاران مەکە، بە هیچ جۆرێ متمانەیان پێمەکە. دەزانی بۆ؟ چونکە کەسێک کە خیانەتی لە خوای خۆی کردبێ ئیتر چۆن لە تۆی ناکات و چۆن پەلکێشت ناکاتەوە ناوگوناه. ئەگەر ئەمانەت کرد ئەوە بزانە کە بەڵگەیەکی جوانە لەسەر تەوبەکەت. ڕێگایەکی تری تەوبەکردن پەشیمانی لەسەر ئەو کارانەی کە کردوتن. سوێند بەخوا دانانت بە هەڵەکانتدا و ملکەچیت لە بەردەم ڕەحمی خوادا تەنها یەک مانای هەیە و هیچی تر، کە بریتێ لەوەی کە تۆ سەربەرز و براوەیت. ئەگەر لێم دەپرسیت ئەوە چۆن وایە، ئەوە پێت دەڵێم ئاهوناڵەی گوناهکاران و خۆزەلیلکردنیان و ئەسرینەکانیان نیشانەی چەشتنی ئیمانە و بەڵگەیەکە لەسەر ڕاستی و دروستی تەوبەکەیان، چونکە بەزەی خوا بێکۆتایە بۆ لاواز و بێدەرەتانەکان. کەواتە براو خوشکی لاوم، وەرە و خۆت زەلیل و ملکەج بکە لە بەردەم ڕەحمی خوادا و تەسلیمی دەریای پڕمهری ئەو بە بۆ ئەوەی بەزەی پێت دابێتەوە. پێشوازیت لێ دەکەم بۆ بینینی ئەم مژدە گەورەی کە هاندەرێکی چاکە لە بڕیاری تەوبەتدا. مژدەکەش ئەوەیە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێت فریشتەی لای چەپ بۆ ماوەی 6 کاتژمێر تاوانی بەندەی موسڵمان نانووسێ و دوای دەخات، بۆ ئەوەی ئەگەر تەوبەی کرد و داوای لێخۆشبوونی کرد بۆی نەنووسێت. خۆ ئەگەر تەوبەی نەکرد ئەوە تەنها یەک تاوان بۆ ئەو دەنووسێ. ئەی ئەو کەسانی کە هەست دەکەن گوناهبارن، بینیتان دەیکەواتە خێراکەن و تەوبە بکەن لە هەموو ئەو گوناهانەی کە دەتانەوێ خوا لێتان نەڕەنجێ. دوای مەخەن، چونکە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێت هیچ بەندەیەک نییە دوای ئەوەی تاوانی کرد دەستنوێژێ بگرێ و دوو ڕکات نوێژ بکات و دوای ئەوە داوای لێخۆشبوون لە خوا بکات ئەوە بێگومان خوا لێی خۆش دەبێت. ئازیزانم، زووکەن و هیممەتکەن بەرەو تەوبەکردن، با ئێمەش پێکەوە هاوڕێی ئەسرینی تەوبەکاران بین. ئەسرینی تەوبەکاران. ئەسرینی تەوبەکاران. ڕێگایەک بۆ گەڕانەوە و تەوبەکردن. باس و بەسەرهاتی ئەو کەسانەی کە حاڵی خۆیان باز دەکەن لە کاتی تەوبەکردن و گەڕانەوە بۆ لای خوا. دکتۆر ئیبراهیم دووەیش، وەرگێڕانی ڕێباز خورشید. گەشتەیەک لەگەڵ ئەو کەسانەی کە
هیمەتیان کرد تاوەکو لە گوناهەکانیان ڕزگاریان بێ و بەرەو تۆبە بچن. لاوێک لە تەلەفونەکەیدا بە دەنگێکی پڕ لە حەسرەت و حوزنەوە پێیوتم: من لە یەکێ لە وڵاتە ڕۆژئاواییەکانەوە قسەت لەگەڵ دەکەم. بۆ مەبەستی خوێندن نێردراوم بۆ ئەوێ. تەنها چەند مانگێکە گەیشتومەتە ئێرە، بەڵام زۆر بەزوویی هەموو شتێکم دۆڕاند. کە ئەمەی درکاندایە پڕمەی گریان و ئینجا بە دەنگێکی لەرزۆکەوە وتی: هەرچی بەهاو ئاین و ڕەوشتێکم هەبوو ئێرە پێی دانام و هەمویانم لەدەست چوو. هەرچی تۆ بە خەیاڵ تا بێت من کردومە. چوون بۆ هۆڵەکانی دیسکۆ و سەماکردن، خواردنەوە، داوێن پیسی. ئالێرەدا بە کوڵتر لە یەکەم جاری دەگریا. ترسی ئەوەم هەبوو شتێکی لێبێت، هەوڵمدا هێمنی بکەمەوە. پێم وت: مژدەت دەدەمێ بەوەی کە خوا هەرگیز ئەم ئەسرین و ئاه و ناڵەی گوناهکاریەت لەبیر ناکات. بەڵام خۆزگە ئەم قسەیەم هەر نەکردایە، چونکە هەر ئەوەندەی ئەو قسەیەم لە دەم دەرچوو، ئەوەندەی تر هاواری لێبەرز بوویە و بەدەنگی بەرز هەنسکی دەدا. ئەوەندە ترسم لێی هەبوو وەختێ بوو دڵم بوەستێ. دوای ئەوەی هاتەوە سەرخۆی وتی: سوێند بەخوا شەوان خەو ناچێتە چاوەکانی ئەم بەندەی خوایە لە تاو خەم و خەفەت و بێزاری. تکات لێ دەکەم ڕێنمایم بکە بەرەو شتێک لەم خەوە ناخۆشەی کە خەریکە دڵم لە ڕیشەوە دەردێنێ بە ئاگام بێنێتەوە. پاشان دەستی کردەوە بە گریان. ئەسرینی تەوبەکاران. هەروەها هەرگیز تەوبە و پەشیمانی ئەو تەوبەکارم بیر ناچێتەوە کە دوای ئەوەی کەوتوو بۆ ناو گوناهێکی گەورە لە تەلەفونەکەەوە بە دڵێکی پڕ لە ئازار و دەروونێکی شڵەژاوە هاواری دەکرد و ئاهی هەڵدەکێشا و دەیوت: توخوا پێم بڵێن من دەتوانم تەوبە بکەم؟ نا، باوەڕ ناکەم خوا لێم خۆش بێ. بێسوود بوو. هەرچەند هەوڵم دەدا دەرگای هیوا و ڕزگاربوونی نیشان بدەم، سوێندی دەخوارد بەخوا کە چەند ڕۆژێکە خەو نەچوێتە چاوەکانیەوە و ئارامی لەبەر هەڵگیراوە. منیش پێم وت: خوا بەخشندە و میهرەبانە، ئەگەر تاوانەکانت بگەنە بنی ئاسمان، بەڵام بەم شێوەیی ئێستا کە تۆی تیادایت پەشیمان بیتەوە و تەوبەکەت ڕازگۆیانە بێت، ئینشاءالله لێت دەبورێت. وتی: چۆن خوا لێم خۆش دەبێ و لێم دەبورێ، چۆن بتوانم خۆم پاک بکەمەوە لەو گوناهەی کە عەرشی خوای بۆ هاتۆتە لەرزە؟ ئایا جیهاد و تێکۆشان لە ڕێی خوادا دەتوانێت ئەم گوناهەم لەسەر لابەرێ؟ لە وەڵامدا پێم وت: بەڵێ، جیهاد و هەموو کارێکی چاکی تریش. گرنگ ئەوەیە کاری خێری زۆر ئەنجام بدەیت، چونکە کاری چاک خراپەکان دەسڕنەوە. وتی: هەموو شتێ دەکەم، بە ڕۆژوو دەبم، شەو نوێژ دەکەم، ماڵ دەبەخشم، یادی خوا دەکەم و داوای لێخۆشبوون دەکەم، بەڵام تا ئێستا دەروونم ئارام نەبووتەوە، چونکە هێشتا دەروونم وەک گڕ دەسووتێ. بڕوا ناکەم خوا لێم خۆش بێ مەگەر جەردم لێ بدرێ. پێم وت: لەخوا بترسە، ئەو بۆی پۆشیویت، ئیتر تۆ بۆ خۆت بۆ ئاشکرای دەکەیت. بەو جۆرە نزیکەی یەک کاتژمێر قسەم بۆ کرد تا بە ناچاری بەڵێنی دامێ تەوبەکەی لە نێوان خۆی و خوادا بهێڵێتەوە. دوای چەند مانگێک بۆ وتاردان چووم بۆ ئەو ناوچەیی کە ئەو لی دەژیا. پاشوانەکە ڕۆیشتم بەرەو لای ئۆتۆمبیلەکەم. لە ناو دەرگای ئۆتۆمبیلەکەمدا گەنجێک باوەشی پێدا کردم و بە گەرم و گۆڕیەوە ماچی دەکردم و بە کوڵ دەگریا. منیش ترسام خۆی ئاشکرا بکات، لەبەر ئەوە لەگەڵ خۆمدا سوارم کرد و ئەویش هەر دەگریا و دەیوت: مامۆستاگیان، ڕێگەم دە بچم بۆ لای قازی تاوەکو داری حەدم لێ بدات و لەم ئازارە ڕزگارم کات. وتم: نەبەخوا، دوای ئەوەی خوا بۆی پۆشیویت نایەڵم خۆت بەدەستی خۆت ئاشکرای بکەیت. ئەویش وتی: سوێن بێت ئەگەر خوا لە قیامەتدا لەسەر ئەو کارە لێپرسینەوەم لەگەڵ بکات، ئەوە من یەخەی تۆ ئەگرم. لە وەڵامدا پێم وت: سوێن بەخوا، بەدەر لەوەی کە دەیزانم لەبارەی لێبوردەیی ئیسلام و هەڵوێستی پیاوچاکانی پێشوو شتێکی دیکەم پێ نەوتویت. ئیتر بە ناچاری بێدەنگ بوو لەگەڵمدا هات بۆ دانیشتنێک. خوا ئاگادارە هەر کاتێ باسی خوا و ڕەحمەتی فراوانی و لێبوردەیی ئەو دەکەم، ئەو دەستی بە گریان دەکرد، بە گریانێکی توند. تەنانەت گەیشتە ئەو ڕادەیەی کە نیشانەی سەرسوڕمانم لە ڕوخساری ئامادەبوواندا بەدی دەکرد، چونکە نەیان دەزانی بۆ وا دەکات. منیش بە یەکێ لە هاوڕێکانم ناساند
کە قوتابی زانستە شەرعیەکان بوو پێم وت کە ئاگای لێبێت. ئەسرینی تەوبەکاران ڕێگایەک بۆ گەڕانەوە و تەوبەکردن. باس و بەسەرهاتی ئەو کەسانەی کە حاڵی خۆیان باز دەکەن لە کاتی تەوبەکردن و گەڕانەوە بۆ لای. بەڵێ خوشک و برای لاوی گوناهکارم. ئەسرینەکانی پەشیمانی تەوبەکاران بەو جۆرە خاوەنەکانیان ئاشکرا دەکەن. کاتێ ئەم بەسەرهاتانە ڕووی دەدا هاوڵێکم بیرکەوتەوە کە ناوی ماعیز بوو. بڕێدا دەگێڕێتەوە دەڵێت ماعیز هات بۆ خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم وتی ئەی پێغەمبەری خوا پاکم بکەرەوە. ئەویش پێی فەرموو بڕۆرەوە ماڵەوە و داوای لێخۆشبوون لە خوا بکەوتەوە بکە. پاش کەمێکی تر گەڕایەوە لای پێغەمبەر دیسان وتی ئەی پێغەمبەری خوا پاکم بکەرەوە. پێغەمبەریش صلی الله عليه وسلم هەمان وتەی دووبارە کردەوە. بەو جۆرە تاوەکو گەیشتە چوارەم جار. ئیتر پێغەمبەر فەرمووی لە چی پاکت بکەمەوە؟ وتی لە زینا. پێغەمبەری خوایش صلی الله عليه وسلم پرسی ئایا ماعیز شێتی لەگەڵدایە؟ وتیان نەخێر. فەرمووی ئەی خواردوویەتیەوە؟ پیاوێک هەستا و بۆنی دەمی کرد و بۆی دەرکەوت کە نەی خواردۆتەوە. پێغەمبەریش صلی الله عليه وسلم فەرمووی ئایا زینات کردووە؟ ماعیز وتی بەڵێ. پاشان پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمانی دا و بەردبارانیان کرد. لە دواییدا خەڵکەکە بوون بە دوو بەشەوە. بەشێکیان دەیانوت ماعیز تیا چووە و تاوانەکەی لە ناوی برد. بەشەکەی تریشیان دەیانوت تەوبەی هیچ کەس لە تەوبەکەی ماعیز باشتر نییە، چونکە خۆی هات بۆ لای پێغەمبەر و دەستی خستە دەستیەوە وتی بەردبارانم بکە. بەو شێوەیە دووسێ ڕۆژ مانەوە و مشتومڕیان بوو تاوەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم هات بۆ لایەن و سڵاوی لێکردن. اینجا دانیشت و فەرمووی داوای لێخۆشبوون بۆ ماعیزی کوڕی مالیک بکەن. وتیان خوا لە ماعیز خۆش بێ. فەرمووی بەڕاستی ئەو تەوبەیی کرد ئەگەر لە نێوان ئومەتێکدا بەش بکرێ ئەوە بەشی هەمویان دەکات. بەڵێ دڵی مسلمانی ڕاستگۆ ئاوایە. هەر کاتێ لاوازی دەروون بەرەو یەکێ لە کەندەڵەکانی تاوانی بەرێ خێرا ئەگەڕێتەوە و پەشیمان ئەبێتەوە و گڕی تێبەر ئەبێت لە تاو ئەو سەرپێچیەی کە بەرامبەر پەروەردگاری کردوویەتی. بەڵکو لەوانەیە کار بگاتە ئەوەی پەلەیش بکات لە پاکردنەوەی خۆی و بە داواکردنی وەرگرتنی سزای تاوانەکەی لە دنیادا. تەنانەت دەگاتە حاڵێکی وە کە ئارامی لەبەر هەڵدەگیرێ و فرمێسک وشک ناکاتەوە و خەوی لێ ناکەوێ. ئەگەرچی خوای میهرەبان فەرمانی پێکردووە کە تاوانەکەی بپۆشێ و تەوبەکەی تەنها لە نێوان خۆی و خوادا بێت، بەڵام ئەوانە دڵانێکن کە گڕی تاوان هەڵی قرچاندوون. لە پەروەردگار داواکارین لە ئێمەش و لە ئەوانیش خۆش بێ. ئەسرینی تەوبەکاران. ئەسرینی تەوبەکاران ڕێگایەک بۆ گەڕانەوە و تەوبەکردن. باس و بەسەرهاتی ئەو کەسانەی کە حاڵی خۆیان باز دەکەن لە کاتی تەوبەکردن و گەڕانەوە بۆ لای خوا. دکتۆر ئیبراهیم دووەیش، وەرگێڕانی ڕێباز خورشید. هەڵوێستەیەک
لەگەڵ وتەکانی تەوبەکاراندا. کوانێ شیرینی ئیمانم، من هێشتا نەمچەشتووە. پرسیارێکە هەندێک لە تەوبەکاران دەیکەن، منیش لە وەڵامدا ئەڵێم یەکێ لە شتە سەیرەکان ئەوەیە کە هەندێک لە تەوبەکاران و بە تایبەتیش ئەوانەی لە خراپەدا ڕۆچوون و تاوانە گەورەکانیان ئەنجام داوە، دەیانەوێ هەر لە دەستپێکی تەوبەکەیدا شیرینی ئیمان و خۆشی و ئارامی دەرونی چنکەوێت. دەیەوێ یەکسەر لە تاموچێژی تاوانەوە بگاتە چێژی ئیمان، کە لەوانەیەوە بە خێرایی ئەم کارە ڕوونەدات. لەوانەیە هەندێک جار بەندەیەک بە خێرایی ئەم چێژە بدۆزێتەوە و لەوانەشە دواب بکەوێ بەپێی حاڵەتەکانیان، لەبەر ئەوە ئەگەر زوو بەو شیرینیەی ئیمان نەگات ئەبینی گلەیی دەکات. بەم کەسانە دەڵێم براو خوشکی خۆشەویستم، باش بزانن ئەوانەی تاوان دەکەن بەری ئەو تاوانەیان دەچنەوە، ئەگەرچی دوای ماوەیەکیش بێت. گوێ لەم خوشکە تەوبەکارە بگرن کە پاش باسکردنی حاڵی خۆی و ئەو تاوانە گەورانی ئەنجامی داون دەڵێ ئێستا ئیتر من تەوبەم کردووە، بەڵام دڵم تەنگە و بێتاقەتم و خۆم دوورە پەرێز ئەگرم لە خەڵک. منیش ئەڵێم ئەوەی ئێستا تۆی پێدا ڕۆیت دەرەنجامی تاوان و خراپەکانی نەفس و ڕۆچوونتە لەسەر پێچیکردنی پەروەردگار. بێئومێد مەبە، لەوانەیە ئەو حاڵی کە ئێستا تۆی تێدایت لە ڕەحم و میهرەبانی خواوە بێت بۆت، چونکە وەکو لە فەرمودەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم هاتووە، هەموو خەم و خەفەت و ماندووی و ئازار و تەنانەت دڕکێکیش کە دەچێت بە پێی موسڵماندا ئەبێتە هۆی کەفارەتی گوناهەکانی. لەوانەشە ئەو ژینتاڵیەی تۆ کە تێدایت هۆکارێکی پاکردنەوەت بێت لە گوناهەکانت هەر لە دنیادا، تاوەکو لەو دنیادا بە سۆز و میهرەبانیە بێپایانەکەی پەروەردگار بتخاتە بەهەشتەکەی خۆیەوە. دەبێ بزانیت کە ئەم بارودۆخەی تۆی تێدایت واتە دڵتەنگی و غەم و پەژارە دەرەنجام و ئاسەواری گوناه و تاوانەکانتە، و لەوانەشە لە نیشانەکانی ڕاستگۆیی و هەروەها وەرگیرانی تەوبەکەت بێت. لەبەر ئەوە پێدەچێت بۆ ماوەیەک لەگەڵ تا بێت، کەواتە پەلەمەکە و ئارام بگرە و خۆتی بۆ ماندوو بکە. بیرت چووە چەندە ئارامت گرت لەسەر خراپەکردن، کەواتە ماوەیەکیش ئارام بگرە لەسەر چاکە، چونکە تاوەکو توێکەڵ نەشکێنی ناگەیت بەناوک. لەوانەشە ئەم ئازارە دەرونیانە وا لە هەندێک تەوبەکاران بکات پاشگەز ببنەوە لە تەوبەکەیان و هەروەها بچنە ژێرباری تاڵی ژینی گوناهباری، وەک حاڵەتی ئەو کچەی بۆ ماوەیەکی دوور و درێژ ڕێگەی خراپەی گرتبووە بەر، پاشان خوا ڕێڕاستی نیشاندا و تەوبەی کرد و 4 جوزئی قورئانی لەبەر کرد و ڕێگەی چاکەی گرتە بەر. بەڵام ئاسەوارەکانی خراپە و تاوان جاربەجار دێنەوە ناو ژیانی، کە ئەمەش وەک باسمان کرد لەم حاڵەتەدا شتێکی ئاساییە. ئەو کچە خۆی دەڵێت خەریکە سەرگەردان ئەبمە و ڕێگەون ئەکەمەوە، نازانم بۆ کوێ بڕۆم، تکات لێ دەکەم ڕزگارم بکە و پێم بڵێ چی بکەم. بێزار بووم لە ژیانی خۆم، ترس باڵی کێشاوە بەسەر هەموو چرکەیەکی ژیانمدا، چونکە ترسم ئەو کوڕە ئابڕوم بەرێ. هەرچەندە هەرچیم لای بوو بۆی هێناومەتەوە، بەڵام بەردەوام لە دڵە ڕاوکێ و ترسدا دەژیم. دەمەوێ وەک کچانی تر دەست بکەمەوە بە ژیان بە شێوەیەکی ئارام و ئاسوودە. ئەمەوێ جارێکی تر هیوا بۆ ژیانم بگەڕێتەوە، چونکە داخراوم بەسەر خۆمدا و زۆر ئەترسم لە دوا ڕۆژ. هەتا دوایی قسەکانی لە کۆتاییدا کچەکە دەپرسێ هەتاکەی ئەم ترسە زاڵ بێ بەسەرما، چی بکەم بۆ ئەوەی ببە کاروانێکی هەمیشەیی ڕێڕاست، تاکەی ئەم ئازارە دڵم ئەگوشێ و حەسرەت هاودەمی ڕۆحم بێ، تاکەی ئەم ترسە گوڵی گەنجێتیم ئەوەرێنێ. ئایا کاتی ئەوە نەهاتووە کە هیوا جێگەی ئەم ئازارە بگرێتەوە و
ژیان سەر لە نوێ بەدەمەوە پێ بکەنێ هەتا دوایی. منیش بەم خوشکە و هەموو تەوبەکارێکی تر ئەڵێم بەڵێ ئەوە تا هیوا چرۆ دەکات لە دڵتا بەڵام پەلەت نەبێ. چۆن ئەتەوێ هەر بەو خێراییە بگەیتە هەمان ئاستی کچانی تر لە کاتێکدا سەردەمانێکت لە زەڵکاوی تاواندا بەسەر بردووە. دەبێ ئەم هەڵەیەت نرخێکی هەبێ، ئەبێ ئاسەواری هەبێ، لەبەر ئەوە ئارام بگرە و دامەزراو بە، بەڵکو ئەم ئازارە نیعمەتێکی خوا بێت لەسەرت و گوناهت بەسەرەوە نەهێڵێتەوە و بەرزت کاتەوە بۆ پلەی چاکەکاران. ئەسرینی تەوبەکاران گەشتێک لەگەڵ ئەوانەی تەوبەیان کردووە. ئەسرینی تەوبەکاران. ئەسرینی تەوبەکاران. ڕێگایەک بۆ گەڕانەوە و تەوبەکردن. باس و بەسەرهاتی ئەو کەسانەی کە حاڵی خۆیان باز دەکەن لە کاتی تەوبەکردن و گەڕانەوە بۆ لای خوا. ساتێک هاوڕێ و هاودەم بوون لەگەڵ وتەکانی ئەو براو خوشکانی کە تەوبەیان کردووە و ڕێگای ڕاستیان گرتۆتە بەر. خوشک و براتەوە بەکارەکانم، ئەوە بزانن کە یادەوەریە تاڵەکانی ڕابردوو هەروە بە ئاسانی ون نابن و بۆ ماوەیەک ئازار و ئاسەوارەکانی لە ژیانماندا ئەمێننەوە و ئازاری چرۆی ناسکی ئیمانی تازەتان دەدەن. بەڵام لەوانەیە خێری تێدا بێت بۆتان. بەڵێ لەوانەیە خێر لەوەدا بێت، چونکە چەندەها ئازار هەیە کە بۆتە هۆی سەرهەڵدانی هیوا و خێر و بەرەکەت بۆ خاوەنەکەی. بەڵام من سێرم لە هەندێک لە تەوبەکاران دێ، ئەبینی لە نەفامیدا بەهێز و زەبەلاح بووە، بەڵام لە ئیسلامدا لاواز و بێهێزە. کاتێ سەرگەردان بوو باڵادەست بوو لە مەیدانەکانی شەهوەت و تاوانباریدا، بەڵام کە تەوبەی کرد وەڕێی چاکەی دۆزیەوە دەبینی کوشتەی دەستی حەسرەت و ئاخ هەڵکێشانە و لە جێی خۆیدا چەقیوە. دەی هەستە و تۆزێت تەمەڵی لە خۆت بتەکێنە، چونکە تەمەن کورتە و بەسێتی ئەوەی لی فەوتاوە، بەسێتی ئەوەی لی بەسەر چووە، بەڵکو بۆ بەشەی کەماوە ڕەزامەندی خواگیان بەدەست بێنیت. هیچ پەلەش مەکە لە چەشتنی چێژی ئیمان و ئاسوودەیی تەوبە. هیچ پەلەمەکە بۆ ئەوەی لە ئامێزی ئیسلامدا بژیت، چونکە ڕێگای خراپە باجێکی هەیە، لە دنیادا بێت یان لە قیامەتدا دەبێ بدرێ. دیارە لە ڕەحمەت و بەزەی خواوەیە کە بۆی پێشخستویت بۆ دنیا. ئەوەی لە نەگەیشتن بترسێ سەر لە بەیانی ئەکەوێتە ڕێ. لێرەدا مەبەستم لە ترسانە لە پاشگەزبوونەوە، لە پاشگەزبوونەوەی دوای تەوبە پەنا بەخوا، چونکە زۆرێک لە تەوبەکاران لەبارەی هۆکارەکانی دامەزراوی پرسیارمان لێ دەکەن و پێداگری لەسەر دەکەن. ئەمەش مافی خۆیانە، چونکە ئەوەی چێژی ئیمان بەدڵی گەیشت بێ خۆی دەپارێزێ لە فرت و فێڵەکانی شەیتان و دەستە و دایارەکەی. بە تایبەتی ئەگەر بزانین کە دەرونی مرۆڤ لاوازە و هۆکارەکانی خراپەش وەک دەریا شەپۆل ئەدەن، دڵەکانیش زۆر زوو دەگۆڕێن بە وێنەی ئەو ئاوەی لە کۆڵاندایە و سەرۆ ژێر دەکات. ئەسرینی تەوبەکاران. برای ئازیزم، خوشکی سەنگینم، کەس لۆمەد ناکا لەسەر ئەم ترسا، چونکە مافی خۆتە بترسیت لە لەدەستدانی ئارامی و ئاسوودەیی و دڵخۆشی، چونکە بە نرخترین شت کە هاتە ئەو ڕێگە ڕاستەیە کە بوویت بە خاوەنی. سوێند بەخوا تەنانەت لە نەفسی خۆشت گرنگترە. نرخی نەفس بەبێ ئیمان لە چیدایە؟ بەڵێ بە ڕاشکاوی دێڵێن نەفس چ نرخێکی هەیە بەبێ ئیمان و دوور لە خواژیان؟ دەی تۆ بۆ یەکێک نابیت لەو کەسانەی
بەدڵ دێنە بازنەی ئیمانەوە، بەڕاستی چێژی ئیمان دەکەن و تەوبە دەکەن. ئەم کارەشیان تەنها لەبەر خوایە، نەک بەهۆی بۆنەیەکەوە یان لەبەر خاتری فڵان، یاخود تەنها لە ڕووکەشدا دیندارن و وازیان لە جەوهەر و ناخێناوە، لە ناخدا پوچن، تکایە بە دوای هۆکارەکانی دامەزراویدا بگەڕێ، وەک زانستە شەرعیەکان و هاوڕێی باش و خۆپەروەردەکردنێکی تۆکمە، بەڵام بەبێ توندگیری. هەروەها بەردەوام بوون لەسەر کاری خێر، تەنانەت ئەگەر کەمێکیش بێ، لەگەڵ وازهێنان لە خەوش و پاشماوەکانی ڕابردووی گوناهکاری. یەکێک لە گەورەترین هۆکارەکانی وەرگرتنی هیدایەت و دامەزراوی و هەروەها پابەندبوون لەسەر هیدایەت پەناگرتنە بەخوای گەورە و بەردەوام بوونە لە دوعاکردن بە دڵێکی ڕازگۆ و پابەند بەخوا. گەشتێک لەگەڵ هاوڕێ تەوبەکارەکان، ئەسرینی تەوبەکاران. ئەسرینی تەوبەکاران، ڕێگایەک بۆ گەڕانەوە و تەوبەکردن. باس و بەسەرهاتی ئەو کەسانەی کە حاڵی خۆیان باز دەکەن لە کاتی تەوبەکردن و گەڕانەوە بۆ لای خوا. دکتۆر ئیبراهیم دووەیش، وەرگێڕانی ڕێباز خورشید. گەشتێک لەگەڵ ئەو تەوبەکارانەی کە هیمەتیان کردووە و وازیان لە گوناهەکانیان هێناوە و ژیانێکی نوێیان لە سایەی پەروەردگاریان دەست پێ کردووە. دەگەڕنەوە لاوێک لەگەڵ دایکە پیرەکەیدا دەژیا و زۆربەی کاتەکانی لە بەردەم تەلەڤیزیۆندا بەسەر دەبرد، چونکە عاشقی تەماشاکردنی فیلم بوو. شەوانە بەدیار ئەوەوە ڕۆژی ئەکردەوە و نەدەڕۆژت بۆ مزگەوت و بۆ نوێژ و دایکیشی ماندوو نەدەبوو لە ئامۆژگاریکردنی، بەڵام ئەو گاڵتەی پێدەکرد و گوێی پێ نەدەدا. ئەم دایکە پیرە لە دڵیەوە ئاوەتە خواست بوو کوڕەکەی بگەڕێتەوە بۆ ڕێی ڕاست و سەرفرازی و بەردەوام یادی ئەخستەوە. لە یەکێ لە شەوەکاندا و لە کاتێکدا کە دایکی دەستی پاڕانەوەی بەرز کرد بوویەوە و فرمێسکی خەم و ئازار بەسەر کوڵمەکانیدا ڕێچکەی بەست بوو، لە پڕێکا گوێی لە دەنگێکی بەهێز بوو، بێدەنگی شەوی هەژاند. دایکەکە بە خێرایی بەرەو لای دەنگەکە ڕای کرد و دڵی لای جگەرگۆشەکەی بوو کە تەماشای کرد کوڕەکەیەتی و بە بێڵێکەوە وەستاوە و ئەو ئامێرە نەفرەت لێکراوە دەشکێنێ کە شەو و ڕۆژ کاتی خۆی بۆ تەرخان کردبوو و دووری خستبووە لە خواپەرستی و گوێڕایەڵی دایکی. پاشان تون دایکی گوشی بە سنگەوە و کەوتە ماچکردنی سەری. دایکیشی سەری سوورما بوو، فرمێسکی خۆشی بە چاوەکانیدا دەهاتە خوارێ، بەڵام سەرتان سوور نەمێنێ. نەخێر، سەرتان سوور نەمێنێ. ئەوە پاڕانەوەیە، چەکی ئیماندار، پەنابردنە بۆ خوا و سووربوونە لەسەر داواکردن لە خوا و نزیکبوونەوە لێی. هەروەها یەکێ لە هۆکارە گەورەکانی تری دامەزراوی ئامادەبوونی کۆڕەکانی یادی خوا و باسی دینەکەی و گوێگرتنە لە کاسێت و سیدی و خوێندنەوەی کتێب و نامیلکە باشەکان. تەوبەکارێک دەڵێت بێزار بووم لە گوێگرتن لە گۆرانی و سیرکردنی فیلم، بۆیە پەنام برد بۆ کاسێتێکی دینی، بەڵکو ئەمە خوایە ئەم دڵە سوتا و بە گوناهەم دامرکێنێتەوە. هەرکە لێ بوومەوە هەستێک تێکەڵ لە ترس و پەشیمانی دایگرتم و لە حەقیقەتی حاڵی خۆم تێگەیشتم کە چەندە غافڵم لە خوا و چەندە کەمتەرخەمم بەرامبەر بە بەدیهێنەرم سبحانه وتعالى. ئیتر دەستم کرد بە گریان، زۆر بە سوێ گریام لە پەشیمانیدا، وەک گریانی منداڵێکی بچووک، چونکە ماوەی لە 12 ساڵی تەمەنی پڕ لە لادان و سەرگەردانیمدا ڕکاتێک نوێژم بۆ خوا نەکردبوو. ئەو شەوە من سەر لە نوێ لەدایک بوومەوە. خودایە دڵەکانمان دامەزرێنە، خودایە دڵەکانمان
دامەزرێنە و گومڕامان مەکە دوای ئەوەی هیدایەتت داوین. خوایە گیان دامەزراومان کە لەسەر دینەکەت. لە کەداربوونی تەوبە. برای بەڕێزم خوشکی سەنگینم، لەوانەیە تەوبە بکەی یان وا هەست بکەی کە تەوبەت کردووە بەڵام لە ڕاستیدا نەتکردبێ. بەڵێ لەوانەیە وازهێنانت لە تاوانەکە لە ترسی پێگەی ناو خەڵکت بوو بێ، یان لە ترسی ئابڕوو یان سەروەت و ماڵەکەت یان پلە و کورسیەکەت بوو بێت. کەواتە لەوانەیە تەوبەکەت لە ترسی ئابڕوو چوون یان دۆڕاندن و زەرەرێک بێت، نەک لە ترسی خوای باڵادەست. لەوانەشە تەوبە بکەیت بۆ ئەوەی پشوویەک بدەیت و خۆت لە شەکەتی و ماندوێتیەکانی ناو جەهەنەمی گوناه بە دوور بگریت، یاخود بۆ ڕزگاربوون لە خەفەتێک یان کێشەیەک. بەڵکو لەوانەیە تەوبەکەت بەهۆی ساردبوونەوەی گڕی شەهوەت بێت لە دڵتا و تاقەتت چوو بێ لە تاوانەکە. لەوانەشە لەبەر فڵان و فیسار تەوبەت کردبێ، یان لەبەر هاوڕێیەکی خۆشەویستت، یان لەبەر خێزانەکەت، یان لە ترسی پاشەڕۆژی مناڵەکانت. کەواتە تەوبە لەم حاڵەتانەدا لەبەر خاتری دروستکراوەکانە، نەک بەدیهێنەری دروستکراوەکان، و ترسان و شەرمکردن لە شکاندنی حرامکراوەکانی خوای باڵادەست. یەکێک لە دیمەنەکانی تری عیبداربوونی تەوبە بریتیە لە لاوازبوونی هیممەت و ئاوردانەوەی دڵ بەلای گوناهە کۆنەکاندا و بیرکەوتنەوەی تامی ئەو گوناهانە، بەمەش جار لە دوای جار ئارەزووی بۆیان زیاتر دەبێت. ئازیزانم، لێرەدا ئەم گەشتەش لەگەڵ تەوبەکاران تەواو دەبێت. ئەسرینی تەوبەکاران. ڕێگایەک بۆ گەڕانەوە و تەوبەکردن. باس و بەسەرهاتی ئەو کەسانەی کە حاڵی خۆیان باز دەکەن لە کاتی تەوبەکردن و گەڕانەوە بۆ لای خوا. هۆکارێکی تری لە کەداربوون و کەم و کوڕبوونی تەوبە بریتیە لە پاڵدانەوەی تەوبەکار و لە خۆڕازی بوون، وەک ئەوەی بەڵێنی پێدرابێ کە ئەم ئیتر پارێزراوە. هۆکارێکی تر وشکبوونی چاو و نەگریان و بەردەوامبوونە لەسەر بێئاگایی. ئەوەش بەوەی کە دوای تەوبەکەی دەست ناداتە کاری چاکە بۆ ئەوەی کارە خراپەکانی پێ بسڕێتەوە. لێرەدا پرسیارە لای تەوبەکاران سەر هەڵدەدات: ئایا بیر بکەینەوە لە گوناهەکانی پێشومان، یان باشتر وایە لە بیری بکەین و لاپەڕەیەکی نوێ هەڵبدەینەوە؟ ئەمە پرسیارێکی زۆر گرنگە و کاریگەریەکەی گەورەیە لەسەر بەردەوامبوونی تەوبە و سەرکەوتنی، چونکە بیرکردنەوە لە گوناه دوو جۆری هەیە: جۆرێکی چاک و جۆرێکی خراپ. جۆرە باشەکەی ئەو بیرکردنەوەیە کە پاڵ بە دەروونەوە دەنێ بۆ کاری چاکە و هەوڵدان بۆ جێگرتنەوەی ئەو خراپانە بە چاکەی زۆرتر، تاوەکو تای تەرازووی چاکەکانی قورستر بێت لە تای خراپەکانی. لەم جۆرەدا هەر کاتێ تەوبەکارەکە بیری لێ بکاتەوە، پەشیمان ئەبێتەوە و هیممەتی بەهێزتر دەبێ بۆ ئەنجامدانی چاکە. ئەمەش مانای ئەوەیە وەک ئەو وتەیەی کە دەڵێت مرۆڤی ئیماندار گوناهەکانی خۆی وەکو شاخێک ئەبینێ کە خەریکە بڕوخێت بەسەریدا. کەواتە هەر کاتێ بێ ئاگا بوویت یان لاوازی ڕووی تێکردیت، ئەوە بیر لە تاوانەکانت بکەرەوە تاوەکو ملت بۆ خوا کەچ بکەیت و ترس و شەرم بتگرێ. ئەمەش ڕێگای خواپەرستیە، بۆیە وتراویشە هەر کاتێ ڕێگات ون کرد بیر لە تاوانەکەت بکەرەوە، ڕێگەکە ئەدۆزیتەوە.
بەڵام جۆرە خراپەکەی بیرکردنەوە لە تاوان ئەوەیە کە مرۆڤ بەردەوام بە شێوەیەک بیر لە گوناهەکەی بکاتەوە کە تەنها خەمۆکی و دوودڵی بۆ زیاد بکات و نەیەڵێ هیچ کارێکی خێر بکات و بەرەو پێشەوە بڕوات لە ژیانیا. بەڵێ ئازیزانم، ئەم جۆرە بیرکردنەوەیە زۆر خراپە، بەڵکووە بێتە هۆی دوودڵی و دڵە ڕاوکێ و لەوانەیە تووشی نەخۆشی دەرونیشی بکە. هەندێک کەسیش هەن کە بیر لە تاوانەکانیان ئەکەنەوە بۆ ئەوەی بیهێننەوە پێشچاوی خۆیان و چێژی لەوەربگرن، هەتا وایان لێدێ شەیدای گەڕانەوەی ئەبن بۆ سەر تاوانەکە. لەم حاڵەتانەدا باشتر وایە مرۆڤ بیر لە تاوانەکەی نەکاتەوە و خۆی بەکاری بەسوودەوە خەریک بکات. دووبارەکردنەوەی گوناه و دووبارەکردنەوەی تەوبە. لەوانەیە هەندێک کەس تووشی گوناهێک ببن لیان گیانە بێتەوە و ئەوانیش بەردەوام بن لە هەوڵدان لەگەڵ دەرونی خۆیانە بەو ئومێدەی تاوانەکەیان لە کۆڵ ببێتەوە. بەڵام لەوانەیە ژمارەیەکی زۆری خەڵکی شکاتی حاڵی خۆیان بۆ کردووم لەسەر ئەم حاڵەتە، بەڵکو لای هەندێک کەس ئەم هۆکارە و ئەم حاڵەتە ئەبێتە ململانەیەکی دەرونی ئازار بەخش. بە تایبەت لای هەندێک لە چاکەکاران گەیشتۆتە ئەوەی هەندێکیان خۆیان تاوانبار بکەن بە دووڕووی، نەک هەر ئەوە، بەڵکو هەندێکیشیان بیریان لەوە کردوتەوە کە واز لە ڕێی ڕاست و خێر و چاکەش بهێنن. خۆلەوانەشە هەندێک لەم کەسانە خۆیان پێشەنگی خەڵکی یان کلیلی چاکە بن، بەڵام بەهۆی ئەم تاوانەوە کە ناتوانن وازی لێبێنن ئیتر دەستبەرداری ئەو هەموو خێر و چاکەیە بن. بۆ نمونە ئەم خوشکە پاش ئەوەی کۆمەڵێ کاری چاکەی خۆی دەژمێرێ وەک جێبەجێکردنی سونەتەکان و بانگەوازکردن بۆ لای خوا و ڕێگری لە خراپ و فەرمان بە چاکە و ڕێنموویکردنی زۆرێک لە کچان، بەڵام لەگەڵ هەموو ئەمانەشدا دەڵێت بەڵام لەگەڵ هەموو ئەمانەی باسم کرد هێشتا لە ئازارێکی بەردەوامدا دەژیام، ئازارێک کە وەک ئاگرێک هەناوم ئەسووتێنێ و خەم و پەژارەیەک کە لێم گیانابێتەوە. ئازار و خەمی من بەهۆی گوناهێکەوەیە کە چەند ساڵێکە تووشم بووە و لێم نابێتەوە، وەلەو ماوەیەدا کە پێوەی گیرۆدە بووم بەردەوام لە هەڵکشان و داکشاندایە. ئەوەش وای لێ کردووم بەردەوام مێشکم داگیراوە و دوودڵی سوتاندومی، وام لێ هاتووە پشوو نادەم و تەنانەت لەگەڵ هاوڕێ نزیکەکەشمدا قسەم بۆ ناکرێ، بێزار و تووڕەم و ئەمەش بەڕوونی لە ڕوخسار و گفتارمدا دیارە و هەموو کەس هۆکاری ئەم خەمم لێ ئەپرسن. تەنها هۆکاری ئەوەش ئەوەیە کە ئەم گوناها زۆر ئەنجام ئەدەم، سوێند بەخوا بەدەست خۆم نییە و حەزیشی پێ ناکەم، بەڵام شەیتان بۆم جوان دەکات و هەڵم ئەفریوێنێ، ئیتر منیش هەڵدەستم دەستنوێژ دەشۆم و دوور کات نوێژ دەکەم. دوای ئەوە داوای لێخۆشبوون لە خوا دەکەم و لێی دەپاڕێمەوە کە دوورم بخاتەوە لێی. دوای ئەوە بە کوڵ ئەگریم، گریانی دڵێک ئیمانی لە مەترسیدایە، ئاواتە خوازم زەوی کردوێت و قوتم بدات بۆ ئەوەی بە بەرچاوی خواوە ئەو گوناهە نەکەم، چونکە هەز دەکەم کە خوا هیچ کارێکم لێ قبول ناکات بەهۆی ئەم گوناهەوە. ئەوەی زیاتر ئازارم دەدات ئەوەیە کە دەبینم چواردەورەکەم گومانی باشم پێدەبن، لەبەر ئەوە ئیتر من واز دەهێنم لە کاری چاکە و بانگەوازکردن بۆ ڕێگەی خوا، چونکە کاری چاکە و گوناه و تاوان لە دڵێکا کۆنابێتەوە ئیلا تووشی ڕیای دەکات. نازانم چی بکەم، زۆرە ترسم لەم حاڵم، ئەترسم خوا لێم خۆش نەبێت، چونکە تەوبە لەو گوناهە دەکەم و دوای ماوەیەک دیسانەوە دەگەڕێمەوە سەر گوناهەکە. لە دواییدا ئەم خوشکە دەڵێت ئەم نامەیەت لە کاتێکدا بۆ دەنووسم کە لە سوێی ئەو ئازاری تێیدام ئەسرینی خەم و هەروە سەرسامی بەسەر ڕوومەتەکانمدا دێنە خوارێ و خەریکە دەروونم گردەگرێ لە تاو هیوادارم. خەریکە دەروونم گردەگرێ لە تاوە، هیوادارم خوا ڕێنموویت بکات بۆ دۆزینەوەی چارێک بووم.
ئەسرینی تەوبەکاران ڕێگایەک بۆ گەڕانەوە و تەوبەکردن. باس و بەسەرهاتی ئەو کەسانەی کە حاڵی خۆیان باز دەکەن لە کاتی تەوبەکردن و گەڕانەوە بۆ لای خوا. لە بابەتی پێشوودا باسمان لەو خوشکە کردکەوە لە تاو دووبارەکردنەوەی ئەو گوناهی کە پێوەی ئالوودە بوو هەمیشە خەمی دەخوارد و خەریک بوو واز لەو چاکانەش بێنێ کە لە بەرچاوی خەڵک وایان دەزانی کە ئەو کاری چاکە دەکا وەکو بانگەواز و ڕێنمونی خەڵک بۆ چاکە، بەڵام لەگەڵ ئەوەشدا گیرۆ دەبوو بە گوناهێک. بەم خوشکە و هاوشێوەکانی دەڵێم سەرەتا تکات لێ دەکەم ئاگداری تەوبەکە بە، نە من و نە هیچ کەس عەساکەی موسا عەلەیهی سەلامی پێنیە بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە، چونکە ڕێگای تەوبە پێویستی بە تێکۆشان و سەبر و نەفەسی درێژ هەیە. بەڵێ لەوانەیە خوا بەندەیەکی خۆی ئالوودە بکات بە گوناهێکە و لێی جیانە بێتەوە، لەوانەشە لاتان سیر بێت ئەگەر پێتان بڵێم ئەم گوناهە لەوانەیە نیعمەتێک بێت لەسەر خاوەنەکەی. خۆ ئەگەر بیەوێت بەندەیەکی تووشی خێر و چاکە بکات گیرۆدەی ئەکات بە گوناهێکەوە کە بەو گوناهە ئەیشکێنێ و قەدری خۆی پێدەناسێنێ و بەندەکانی تری لە شەڕ و خراپەکانی دەپارێزێ و ملی پێکەش دەکات و بەهۆیەوە نەخۆشیەکانی لە خۆبایی بوون و خۆ بە گەورەزانین و منەتباری واز لێ دەهێنێ. بەهۆی هەموو ئەمانەوە دەبینین ئەم گوناهە بۆی بەسوودتر دەبێت وەک لە پرستنێکی زۆر، چونکە ئەم گوناهە وای لێ دەکات خۆی سەرشۆڕ و ملکەچ بکات بۆ خوا و پەشیمانی و گریان و تەوبە و پاڕانەوەی فێر دەکات و هەڵی دەنێ بۆ ئەنجامدانی زۆر کاری خێر و چاکە تاوەکو گوناهەکەی بسڕێتەوە، کەواتە ئەگەر ئەم گوناهە نەبوایە ئەم هەموو چاکەیی نەدەکرد. بەڵێ ئەو خوشکە ئەگەر بەهۆی ئالوودەیی بەو گوناهەوە نەبوایە ڕەنگە ئەو هەموو چاکەیی نەکردایە، چونکە لە شەرمەزاری ئەو گوناهە لە بەرامبەر ئەوانەدا ئەو هەموو چاکەیە دەکات تاوەکو لە سوێی ئەو گوناهە ڕزگاری بێ. لەوانەشە هۆکاری گیرۆدەبوونت بەم گوناهەوە بۆ دەرخستنی فەزڵ و چاکە و سۆز و میهرەبانی خوددا بێت بەسەرتەوە، هەروەکو چۆن لە هەندێک فەرمودەدا هاتووە کە خوای پەروەردگار بە ئادەم عەلەیهی سەلامی فەرموو ئەی ئادەم ئەگەر تۆ و نەوەکانت لە گوناه بپارێزم ئەی لێبوردەیی و لێخۆشبوون و تەوبەی خۆم بۆ کێ بخەمەکار لە کاتێکدا من تەوبە قبوڵ ئەکەم و بەبەزەیم. لە هاوشێوەی ئەمە فەرمودەکەی پێغەمبەرە صلی الله عەلەیه وسلم کە فەرمێ ئەگەر گوناهتان نەکردایە خوا لای دەبردن و گەلێکی تری دەهێنا گوناه بکەن و داوای لێخۆشبوون بکەن و پاشان ئەویش لێیان خۆش بێت. کەواتە خوشک و برا ئازیزەکانم، گوناهێک کە سەرشۆڕ و ملکەچت بکات بۆ خوا خۆشەویسترە لای خوا لە پەرستن و چاکەیەک کە نازی پێوە بکەیت بەسەر خوادا. نرکەوناڵەی پاڕانەوەی گوناهباران خۆشەویسترە لە تەسبیحاتی ئەوانەی منەتی پێوە دەکەن بەسەر خوادا. بەڵام ئەم حاڵەتەی باسمان کرد ئەو کەسانە ناگرێتەوە کە سەرسەخت و پێداگرن و گوناه زاڵ بووە بەسەر دڵ و بیر و هۆشیاندا وایان لێ هاتووە پەشیمان نابنەوە و نایەن لە بەرخواواز لە ئارەزوەکانیان بێنن، بەڵکو ئەگەر چنگی بکەوێ دڵی پێی خۆش دەبێ و ئارامی بۆ دێت بەهۆی ئەو ئارەزوو ئەو گوناهەوە.
ئەسرینی تەوبەکاران ڕێگایەک بۆ گەڕانەوە و تەوبەکردن. باس و بەسەرهاتی ئەو کەسانەی کە حاڵی خۆیان باز دەکەن لە کاتی تەوبەکردن و گەڕانەوە بۆ لای خوا. ئیبن قەیم خوا لێی خۆش بێ باسی ئەم حاڵەتە دەکات و دەڵێ خوای باڵادەست لەو بەندەیە خۆش دەبێت کە تاوانەکەی بەویست و حەزی خۆی ئەنجام نەدابێ، بەڵکو بەهۆی زاڵبوونی ئارەزوو و پاڵنەرە سروشتیەکانەوە بوو بێت و نەیتوانی بێت خۆی لێ بپارێزێت و ئەوە ژوای لێکرد بێت گوناهەکەی ئەنجام بدا. بەڵام کاتێ تاوانەکە دەکات لە دڵەوە ڕقی لێ دەبێتەوە، حەزی پێی نییە و سوور نییە لە سەرکردنی تاوانەکە. ئەم کەسە هیوای ئەوەی لێ دەکرێ بەر لێخۆشبوونی خوا بکەوێ، چونکە خوا ئاگادارە بەلاوازی و زاڵبوونی ئارەزوو بەسەر ئەو کەسەدا. ئەوەش بەهۆی ئەوەوە کە بەردەوام لە ناو هاندەرەکانی ئارەزوویدا دەژی و ناتوانێ ئارامیان لەسەر بگرێ. لەبەر ئەوە کاتێک گوناهەکە دەکات بە زەلیلی و سەرشۆڕی و هەروەها بە ترسەوە دەیکات، چونکە دەزانێ خوا ئاگای لێیە. بۆیە ساتێک ملکەچی دەرونی دەبێ و ساتێکی تریش دەگەڕێتەوە ژێر سایی ئیمان. بەڵام ئەو کەسەی کە سوورە لەسەر ئەوەی کە گوناه بکات و بەردەوام بێت لەسەر گوناه و هیچ نەترسێ لەخوا، لەبەر خوا هیچ ئارەزوویەک واز لێ ناهێنێ، بەڵکو دڵخۆش و شادومانیش دەبێت بە گوناهەکە و ئەگەر چنگی لە گوناهێک گیر بوو پڕ بەدەم پێ بکەنێ لە خۆشیە. ئەم کەسە ترسی ئەوەی لێ دەکرێت کە ڕێی تەوبەی لێون بێت و یارمەتی نەدرێ بۆ گەڕانەوە. و ئەم کەسە واتە کەسی دووەم ئەو سووربوون و پێداگیریەیە کە خوا لە قورئاندا باسی کردووە. والذين إذا فعلوا فاحشة أو ظلموا أنفسهم ذكروا الله فاستغفروا لذنوبهم ومن يغفر الذنوب إلا الله ولم يصروا على ما فعلوا وهم يعلمون. بۆیە ئەوزاعی دەڵێت پێداگری ئەوەیە کە مرۆڤ گوناهەکە بکات و بە بچووکی بزانێت. هەروەها لە شیعبی ئیمامی بەیهەقیدا هاتووە کە دەفەرمێ بەڵام ئەو کەسەی کە هەر کاتێ بکەوێتە گوناهێکەوە و داوای لێخۆشبوون بکات و تەوبە بکات، بگری و پەشیمان بێتەوە دەست هەڵگرێ لە گوناهەکە و هەر کاتێ بەهۆی لاوازی و زاڵبوونی ئارەزۆکانیەوە بگەڕێتەوە سەری و دیسان تەوبە بکاتەوە و بگەڕێتەوە بۆ لای خوا و داوای لێخۆشبوونی لێ بکە، ئەوە چاوەڕوانی خێری بۆ دەکرێ بەوەی کە خوا لێی خۆش بێت. چونکە لە هەردوو سەحیحی بوخاری و مسلیمدا لە ئەبو هورەیرەوە هاتووە کە دەڵێ لە پێغەمبەرم صلی الله عليه وسلم بیست کە دەیفەرموو بەندەیەک گوناهی کرد و وتی خوایە گوناهێکم کرد لێم خۆش بە. خوداش فەرمووی ئایا بەندەکەم زانی کە خوایەکی هەیە لە گوناه خۆش بێ و دەیسڕێتەوە؟ ئەوە منیش لە بەندەکەم خۆش دەبم. پاشان ماوەیەک بەسەر ئەم گوناهەدا تێپەڕی و گوناهێکی تری کرد و وتی خوایە گوناهێکی ترم کرد لێم خۆش بە. خواش فەرمووی ئایا بەندەکەم زانی کە خودایەکی هەیە لە گوناه خۆش دەبێت و دەیسڕێتەوە؟ ئەوە منیش لە بەندەکەم خۆش بووم. پاشان ماوەیەک تێپەڕی و گوناهێکی کرد و وتی خوایە گوناهێکی ترم کرد لێم خۆش بە. خوداش فەرمووی ئایا بەندەکەم زانی کە خوایەکی هەیە لە گوناه خۆش دەبێت و دەیسڕێتەوە؟ ئەوە منیش لە بەندەکەم خۆش بووم، لە بەندەکەم خۆش بووم، لە بەندەکەم خۆش بووم. ئیتر بەندەکەم چی دەکات بابی کات. لە خوای گەورە داواکارین لێمان خۆش بێت. ئەسرینی تەوبەکاران، گەشتێک لەگەڵ تەوبەکاران.
ئەسرینی تەوبەکاران ڕێگایەک بۆ گەڕانەوە و تەوبەکردن. باس و بەسەرهاتی ئەو کەسانەی کە حاڵی خۆیان باس دەکەن لە کاتی تەوبەکردن و گەڕانەوە بۆ لای خوا. لە بابەتی پێشودا باسمان لەوە کرد کە ئەگەر بەندەیەک گوناه بکات و بەردەوام داوای لێبوردن لە خوا بکات، لە خوای گەورە داواکارین لێمان خۆش بێت. لە هاوشێوەی ئەم بابەتە ئەو فەرمودەیە کە عوقبەی کوڕی عامر لە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم دەگێڕێتەوە کە پیاوێک هاتە لای پێغەمبەر و وتی ئەگەر کەسێکمان گوناه بکات چی دەبێت؟ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی لەسەری دەنووسرێ. پیاوەکە وتی ئەی ئەگەر داوای لێخۆشبوون بکات و تەوبە بکات؟ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی خوا لێی خۆش دەبێت و تەوبەکەی قبول دەکات. پیاوەکە وتی ئەی ئەگەر گەڕایەوە سەری؟ فەرمووی دەنووسرێ لەسەری. پیاوەکە وتی ئەی ئەگەر داوای لێخۆشبوونی کرد و تەوبەی کرد؟ فەرمووی خوا لێی خۆش دەبێت و تەوبەکەی لێ قبول دەکات. پیاوەکە وتی ئەی ئەگەر گەڕایەوە و گوناهێکی کرد؟ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی لەسەری دەنووسرێ. وتی ئەی ئەگەر داوای لێخۆشبوونی کرد و تەوبەی کرد؟ پێغەمبەری خوا فەرمووی خوا لێی خۆش دەبێت و تەوبەکەی قبول دەکات و خوا بێزار نابێ تا ئێوە بێزار ئەبن. واتە خوا لە لێخۆشبوون بێزار نابێ تا ئێوە بێزار ئەبن لە داواکردنی لێخۆشبوون. لەم فەرمودەیە ڕابمێنن کە تەبەرانی لە ئەلکەبیردا هێناوێتی کەوا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی هەموو بەندەیەکی ئیماندار لەسەر گوناهێک ڕاهاتووە و جارجار دەچێتەوە سەر ئەو گوناهە، یان لەسەر گوناهێک بەردەوامە و لێی جیانابێتەوە تا لە دنیا دەردەچێت. بەڕاستی ئیماندار وەها دروست کراوە کە بەردەوام تاقی دەکرێتەوە و تووشی بیرچوونەوە دێت، بەڵام بەردەوامیش تەوبەکار و ئەگەر بیری بهێنرێتەوە بیری دەکەوێتەوە. بەڵام ئازیزان هەرچی بڵێن گوناه هەر گوناهە و سەرکێشی تێدایە. سەرکێشی تێدایە بۆ سەر سنوورەکانی خوا و نابێ بە ئاسانی سەیری بکرێ، بەڵکو دەبێ بەردەوام بین لەسەر تەوبە و داوای لێخۆشبوون، هەرچەندە گوناهەکە دووبارەش ببێتەوە، بەڵام دەبێت تەوبەکانمان ڕازگۆیانە بێت و لەگەڵ هەموو تەوبەیەکماندا لە دڵەوە بڕیاری وازهێنان بدەین لە گوناه و هۆکارەکانی. ئێمە پیرۆزبایی لەو خوشکە دەکەین لەسەر ئەو پەشیمان و فرمێسکانەی، بەڵام وەکوتمان هیوامان وایە ئەو پەشیمانیە ببێتە بزوێنەر و پاڵنەر بۆ ئەنجامدانی کاری چاک و خێر بۆ ئەوەی ببێتە هۆی سڕێنەوەی ئەو گوناهەی هەرچەندە دووبارەش بێتەوە. بەڵام وریابان نەکەی بێزار بیت لە تەوبە و گەڕانەوە بۆ لای پەروەردگار. لە پێشەوە حەسەنی کوڕی عەلیان پرسی ڕزای خوای لێبێ ئایا نابێ شەرم بکەین لە خوای خۆمان؟ داوای لێخۆشبوونی لێ دەکەین و پاشان دەگەڕینەوە سەر گوناهەکە و پاشان داوای لێخۆشبوون دەکەین و پاشان دەگەڕینەوە سەر گوناه؟ ئەویش فەرمووی شەیتان خۆزگە دەخوازێ کەواتان لێ بکات بێزار بن لە داواکردنی لێخۆشبوون، بۆیە ئێوەش بێزار مەبن لە داواکردنی لێخۆشبوون لە پەروەردگارتان. عومەری کوڕی عەبدولعەزیزیش ڕزای خوای لێبێ لە وتارێکدا دەڵێت خەڵکینە ئەوەی تووشی گوناهێک هات با تەوبە بکات و داوای لێخۆشبوون لە خوا بکات. ئەگەر هەر گەڕایەوە سەری با تەوبە بکات و داوای لێخۆشبوون بکات، چونکە ئەو گوناهانە لە گردنی مرۆڤەکان ئاڵاوە و لە ناوچوون و تیاچوون لە سووربووندایە لە سەریان. هەروەها ئیبن ئەبی دونیا لە ئیسنادەکەیدا لە عەلیەوە ڕزای خوای لێبێ دەگێڕێتەوە کە دەڵێت باشەکەتان ئەو کەسەیە کە بەردەوام تاقی دەکرێتەوە و ئەویش بەردەوام تەوبە دەکات. وتیان ئەی ئەگەر گەڕایەوە؟ وتی داوای لێخۆشبوون دەکات و تەوبە دەکات. وتیان ئەی ئەگەر گەڕایەوە؟ وتی داوای لێخۆشبوون دەکات و تەوبە دەکات. وتیان هەتاکەی؟ ئەویش فەرمووی تا ئەو کاتەی شەیتان سەرشۆڕ و بێهیوا دەبێت.
سعيدی کوڕی مسەیب لەبارەی ئەو ئاەتەی قورئانەوە کە خوددا دەفەرمێ ربكم أعلم بما في نفوسكم إن تكونوا صالحين فإنه كان للأوابين غفورا. دەفەرمێت ئەواب ئەو کەسەیە گوناه دەکات و تەوبەی لێ دەکات، پاشان گوناه دەکات و دیسان تەوبەی لێ دەکات، دیسان گوناه دەکات و تەوبەی لێ دەکات. عەتای کوڕی یەساریش لەبارەی ئەم ئاەتەوە دەڵێت بەندەیە کە گوناه دەکات و تەوبە دەکات، خواش تەوبەکەی قبول دەکات، پاشان گوناه دەکات و تەوبە دەکات، خواش تەوبەکەی قبول دەکات، پاشان بۆ جاری سێهەم گوناه دەکاتەوە، ئەگەر تەوبەی کرد خوا لێی قبول دەکات بە جۆرێک کە نایسڕێتەوە. ئەسرینی تەوبەکاران ڕێگایەک بۆ گەڕانەوە و تەوبەکردن. باس و بەسەرهاتی ئەو کەسانەی کە حاڵی خۆیان باس دەکەن لە کاتی تەوبەکردن و گەڕانەوە بۆ لای خوا. ئەی تەوبەکار، هەموو گوناه و سەرپێچیەک هۆکار و پاڵەری هەیە و چارەسەر و ڕێگریشی هەیە، کەواتە بیر بکەرەوە و ڕابمێنە بۆ ئەوەی بگەیتە ڕێگا چارە. هیممەت و پێداگری و سووربوونیش لەسەر تەوبە کلیلی بەدەستهێنانی کۆمەکی خواییە. بەڵام ئەگەر مرۆڤ خۆی بداتە بەر هۆکارەکانی خراپە و بەردەوام بێت لە هاتوچۆکردنی جێگاکانی شەهوەت و ئارەزوو و وروژاندنی غەریزەکان وەکردنەوەی دەرگای خەیاڵات تا دەکەوێتە ناو گوناهەکانەوە، پاشانیش دەست دەکات بەگلەی کردن لە خۆی لە کاتێکدا هێشتا لەسەر زەوی تاوانەکەی و جێی نەهێشتووە. ئەوە ئەم کەسە و هاوشێوەکانی پێویستە تەوبەکەیان تاوانبار بکەن و بە خۆیاندا بچنەوە پێش ئەوەی کار لە کار بترازێت. لە نیشانەکانی تەوبەی ڕاست و دروست ئیبن قەییم ڕەحمەتی خوای لەسەر بێ چەند نیشانەیەک دەژمێرێ لەوانە لە دوای تەوبەکە حاڵی ئەو کەسە باشتر دەبێت و لەوەی لە پێشتر لە پێش تەوبەکەی لەسەری بووە. ترس لە خوا بەردەوام هاوڕێی دەبێت و بۆ چاوتروکانێک غافڵ نابێت لە خوا. ئەم ترسەی بەردەوام دەبێت هەتا ئەو کاتەی گوێی لە فریشتەکانی گیانکێشان دەبێت کە پێی دەڵێن مەترسن و خەفەت مەخۆن و مژدە بدەن بەو بەهەشتەی کە بەڵێنتان پێدەدرا. ئالەوێدا ئیتر ترسی نامێنێت. هەروەها لە نیشانەکانی تەوبەی ڕاست خۆشانی دڵ و ئاه و حەسرەت کێشانی و ئەمەش بە پێی گەورەی ئەو تاوانەیە کە ئەنجامی داوە، چونکە هەر کەسێ لە دنیادا دڵی بۆ گوناهەکانی دانەخورپێ لە ڕۆژی دواییدا دڵی پڕ دەبێت لە ترس و خەفەت. مادامێک ئاگادار بووە بە پاداشتی چاکەکاران و سزای یاخیبووان، ئەوا دەبێ ئەو دڵەدا بخورپێ، جا لە دنیادا بێ یان لە ڕۆژی دواییدا. یەکێکی تر لە نیشانەکانی تەوبەی ڕاست شکاندنێکە بەسەر دڵدا دێت و لە هیچ شتێکی تر ناچێت و جگە لە تاوانبار لە کەس ڕوونادات. وای لێ دەکات بەسەر شۆڕی و ملکەچی خۆی فڕێ بداتەوە بەردەم خوای پەروەردگار، وەک حاڵی ئەو بەندەیی کە تاوانێکی کردووە و لە خاوەنەکەی هەڵاتووە. سوێند بەخوا هیچ شتێ لای گەورەکەی لەوە خۆشتر نییە کە بەندەکەی ئاوا خۆی بۆ بشکێنێ و ملی بۆ کەچ بکات و خۆی فڕێ بداتە بەردەستی و خۆی تەسلیم بکات. خوایە گیان چەند جوان و خۆشە ئەم خۆشکاندنە لە بەردەم بارگای تۆدا. ئەوە مانای سەرنەویکردن و زەلیلی و دانانە بە گوناهەکەدا کە لەو بەندەیە وەشاوەتەوە.
سوژدە بۆ خوا دەبات و بەترسەوە لێی دەپاڕێتەوە، هەتاوەکو هەست دەکات کە خوا تەوبەکەی قبول کردووە، لەسەر ئەم حاڵە بەردەوام دەبێت، لە گوناهەکەی دەترسێ و لەسەر تەوبە بەردەوام دەبێ و سوور دەبێ لەسەری، شەو و ڕۆژ لەسەر جێگاکەی تل دەخوات بەدەست ئازاری ئەو گوناهەوە. ئەمانە نهێنین لە نێوان خۆی و خوادا، نەچاکان لێی ئاگادارن نەخراپان. بەندەی ڕاستگۆ بەم جۆرەیە لەگەڵ خوای خۆیدا. ئێستاش ڕێگای هیوا نیشانی ئەو چاکەکارانە دەدەین کە بەدەست گوناهێک کە لێیان نابێتەوە لە ژێر تاقیکردنەوەدان، بۆ ئەوانەی کە گوناهەکانیان بە هێندەی شاخەکانی لێ هاتووە، بۆ ئەوانەی کەوا دەزانن کە خراپترینی خەڵکن، بۆ ئەوانەی کە ڕۆچوون لە گوناهدا بەڵام پەشیمانن وەکو ئێمە. خدا دەفەرمێ: ومن يعمل سوءا أو يظلم نفسه ثم يستغفر الله يجد الله غفورا رحيما. پێغەمبەری خوداش دەفەرمێ: درود و سەلامی خوای لەسەر بێ، ئایا پێتان بڵێم خوا بەچی گوناهەکانتان دەسڕێتەوە و پلەتان بەرز دەکاتەوە؟ هاوڵان وتیان: بەڵێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئەویش فەرمووی: دەستنوێژگرتن لە کاتی تنگانە و ناڕەحەتیدا، واتە لە کاتی سارد و گەرمیەکی زۆردا، و زۆر هاتوچۆکردنی مزگەوت و چاڕوانیکردنی نوێژ لە دوای کردنی نوێژەکەت، بەڕاستی ئەوەش سەنگەر قایمکردنە لە پێناوی خوادا. پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێ سێ جار ئەم وتەی دووبارە کردوتەوە: ئازیزان و تەوبەکاران و شەیدایانی تەوبەکردن، لەخوا دەپاڕینەوە کە یارمەتی دەرمان بێت بۆ تەوبە و نەگەڕانەوە بۆ سەرگوناهانی پێشوو. گەشتێک لەگەڵ تەوبەکاران، ئەسرینی تەوبەکاران. ئەسرینی تەوبەکاران، ڕێگایەک بۆ گەڕانە و تەوبەکردن. باس و بەسەرهاتی ئەو کەسانەی کە حاڵی خۆیان باز دەکەن لە کاتی تەوبەکردن و گەڕانەوە بۆ لای خوا. ئەسرینی تەوبەکاران، گەشتێک لەگەڵ تەوبەکاراندا. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ: نێردراوێک لای خواوە هات بۆ لام و وتی: ئەی محەممەد، ئایا تۆ دەزانیت ئەهلی ئاسمان لەبارەی چیەوە مشتومڕیانە؟ وتم: بەڵێ، لەو کاراندا کە گوناه دەسڕنەوە و لە پلەکانی ئیماندا و لە هەنگاوناندا بۆ نوێژە بە کۆمەڵەکان و دەستنوێژگرتن لە دوای گوناهکردن و چاوەڕوانیکردنی نوێژی داهاتوو لە دوای ئەنجامدانی نوێژ، ئەوەی بەردەوام بێت لە سەریان و پارێزگاریان لێ بکات، ئەوە لە خێردا دەژی و لەسەر خێر دەمرێ و بەقەد ئەو ڕۆژە گوناهی پێوە دەمێنێ کە لە دایک دەبێت. ئەم دینە چەندە مەزنە، پڕیەتی لە چەندین ئاەت و فەرمودەی تری هاوشێوەی ئەوانەی باسمان کردن و هەمویان هیوا بەخشی دڵانن. بەڵێ، بەزەی خوا زۆر فراوانە، ئەوە تا پیاوێک کە 100 کەسی کوشتووە ئەی خاتە بەهەشتەوە چونکە تەوبەی کرد. ئەی گومانتان چییە بەو خوایەی کە تازە بڕوادارێک دەخاتە بەهەشتەوە و تەنها سوژدەیەکیشی بۆ نەبردووە؟ ئەو خوایی کە ئافرەتێکی داوێن پیسی خستە بەهەشتەوە تەنها لەبەر ئەوەی ئاویدا بە سەگێکی تینوو. خوا ئاگاداری گەڕانەوە و پەشیمانی و ملکەچی و ترسە ڕازگۆیەکان بووە، بۆیە ڕەحمی پێکردوون. لە خوای بەبەزەیی دەپاڕینەوە بێبەشمان نەکات و لەو ڕەحمە بەشدار بین. ئەی تۆ ڕازگۆ دەبیت لەگەڵ خودا و ڕووی تێدەکەیت، یان تەنها پشت دەبەستیت بە فەرمودە مژدەبەخشەکان و ئیتر پشت دەکەیتە کاری چاکە؟ ئەمەیان پیشەی نەزان و مایە پوچەکانە، چونکە خوا هەر وەک چۆن لێبوردە و بەبەزەییە ئاوا تۆڵە سێنیشە. ئازیزم، ڕابمێنە لەم گفتوگۆیەی لەگەڵ ئەم تەوبەکارەدا ئەنجامدا.
کاتێ پێی گەیشتم بینیم ڕوخساری دەگەشایەوە لە خۆشیدا و نیشانەکانی ئارامی و شادومانی تیایدا ڕەنگی دابۆیەوە. لە خۆشیدا پێی زەوی نەدەگرت. خوا ئاگدارم منیش دڵم خۆش بوو بۆ ئەم حاڵەی. پێش ئەوەی دەستم بخەمە دەستیەوە یادگاریەکان بە خێرایی لە مێشکمدا لێدرانەوە. چاک بیرمە ئەو ڕۆژەی لە دەرگای ماڵەکەمیدا منداڵەکانم پیان وت باوکمان سەرقاڵە و ناتوانێ ئێستا بتبینێ، بەڵام زۆر پێیداگرت لەسەر ئەوەی کە پێویستیەکەی هەنووکەیە و گرنگە. ئیتر منیش چوومە دەرەوە بۆ لای. کە لە ناو دەرگاکەدا بینیم ڕوخسارە زەرد هەڵگەڕاوەکەی و ئەو خەم و خەفەتەی تیایدا دەخوێندرایەوە بووە مایی سەرسوڕمانم. ئاسەواری گریان بە چاوەکانیەوە دیار بوو. وا دیار بوو دەمێک بوو نەنووست بوو. سڵاوم لێ کرد و ئەویش وەڵامی دامەوە. وە پێش من خۆی کرد بە ماڵەکەدا وەک شتێک بڵێیت بڕوای بەخۆی نەکردبێ کە دەرگاکەی بۆ کراوەتەوە. ویستم بیری بێنمەوە کە کاتی نوێژی هەینی نزیک بۆتەوە، بەڵام ئەو پێیوتم کە کارێکی گرنگ هەیە و ناکرێت دوا بخرێ. بواری ئەوەی نەدامێ وەڵامی بەمەوە. بەبێ پێشەکی و بەدەنگێکی خەمۆکەوە وتی ناتوانم نوێژ بکەم، ناتوانم. چەند جارێک هەوڵمدا و لێرەدا بە دەستەکانی دەموچاوی داپۆشی و دایە پڕمەی گریان. پاشان بە دەنگێکی پچڕ پچڕوتی هەرجارێ دەچم بۆ مزگەوت تووشی ترس و مچۆرکە دەبم. لەگەڵ دەروونمدا هەوڵ دەدەم و هانی دەدەم لەسەر ئارامگرتن و دواتر کە دەچمە مزگەوتەوە لەگەڵ خەڵکدا نوێژ دەکەم ناتوانم بە پێوە خۆم ڕابگرم. هەموو گیانم ئەکەوێتە لەرزین و ئارەق بە گیانما دێتە خوارەوە. ئەمەوێ نوێژەکەم بکەم، بەڵام هەرکە دەستم بە نوێژ کرد خەیاڵات و وەسوەسە داگیرم ئەکەن و خەفەت دەخۆم. لە ئازارێکدا دەژیم ئەو خوایە نەبێت هیچ کەسێک درکی پێ ناکات. لێرەدا شریتی یادگاریەکان پچڕان چونکە هەستم بە دەستی کرد کە دەستی دەگوشیم و بە گەرمی سڵاوی لێ دەکردم و سپاس و پێزانین و دوعای خێری بۆ دەکردم. پێم پچڕی و پرسیاری حاڵیم لێ کرد. وتی لە خۆشی و ئیسراحەتێکی وەهادا دەژیم کە کەس نایزانێ خوا نەبێ. وتم بیرتە پێدوتم لە ئازارێکدا دەژیم کەس نایزانێ خوا نەبێ؟ ئەبێ ماوەی نێوان ئەم دوو شەیە چەند بێ، یاخود ئەو نهێنیە چی بێ کە ئازاری کردووە بەخۆشی؟ لە وەڵام داوتی خۆت لە من باشتر دەزانی. وتم ئەگەر مەبەستت ئەوەیە کە لە دیمانەیەکدا بۆم باس کردووی ئەوانە نهێنی نین، بەڵکو هەموو مسلمانێک دەیزانێت. بە خێرایی قسەکەی پێبڕیم و وتی ئەسرینی تەوبەکاران. بەڵێ، بەڵام هەموو کەسێک شیرینیەکەی نەچەشتووە. سوێند بەخوا وام دەزانی کە خۆشی لەو کارانەدایە کە دەمان کرد. پێشتر باسی گەشتەکانی زینا و نێربازی و مادە بێهۆشکەرەکان و جۆرەها فەساد و ڕۆچوونی بۆ کردبووم. وتی ئێستا تامی ژیانم چەشتووە و هەست دەکەم وەک مرۆڤێک دەژیم. وتم بۆستە لەسەر خۆبە. کێ پێیوتی هەموو خەڵک خۆشی ژیانی چەشتووە؟ ئەم گەنجینەی تۆ دۆزیوتەوە ژمارەیەکی زۆری خەڵکی پێی نەگەیشتون. وتی بەڵام من مەبەستم چاکەکارەکانیانە. وتم تەنانەت هەندێک لە چاکەکارانیش نەگەشتون بەم سەروەتە. چاکەکارێک تامی شیرینی ئیمان و پەیوەندی بەخواوەی نەچەشتووە. تۆ ئێستا لە ڕۆژە جوانەکانی ژیانی خۆتدا دەژیت، ڕۆژانی تەوبە و گەڕانەوە بۆ لای خوا و چێژی پەشیمانی و فرمێسک بۆ خواڕشتن ئەکەیت. بەڵام ئەترسم ئەم گەنجینەیەت لە دەست بچێ و ئەم هەست و سۆزە بە جۆشت کەم بێتەوە، چونکە زۆرێک لە تەوبەکاران و بگرە لە چاکەکارانیش ئاخ هەڵدەکێشن بۆ قۆناغەکانی سەرەتای تەوبە و خواناسین. زوو ڕۆیشتین بۆ مزگەوت و چاوەڕوانکردنی نوێژەکان، ئەڵقەکانی خوێندنی قورئان و لەبەرکردن و لە نوێژدا خوێندنیان، خشوع و یادی خوا و تەسبیحات، تەوبە و ئیستیغفارێکی زۆر، ڕۆژووی ڕۆژە سپیەکان واتە ئەیام البیض، بەجێگەیاندنی پەیوەندی خزمایەتی و سەردانی خزم و دۆستان. ئەو پیاوە قسەکەی پێبڕیم و بە پرۆشیەوە وتی ئەی چۆنی پارێزگاری ئەم گەنجینەیە بکەم، چونکە ترسم لە پاشگەزبوونەوە دابڕان. وتم هۆکارەکان زۆرن، بەڵام لە گرنگترین مەرجەکانی تەوبە بڕیاردان و سوربوونە لەسەر نەگەڕانەوە بۆ گوناهکردن. دەیکەواتە بڕیار بدە نەگەڕێیتەوە بۆ گوناهەکانت و دوور بکەوەرەوە لە هەموو ئەو شتانی کە بیری گوناهت دەخەنەوە، وەک هۆکارەکانی خراپە و
شوێنەکانی تاوانکردن بەتایبەت هاوڕێی خراپ. هەست بە نیعمەت و بەزەیی پاراستنی خوا بکە بەسەرتەوە بەوەی کە نیعمەتی تەوبەی پێبەخشیویت، چونکە خوا بۆیە داوای لێکردووی لە خراپەکاری دوورکەویتەوە و فەرمانی پێکردووی بە گوێڕایەڵی. بەزەیی پێت داهاتۆتەوە و چاکەی لەگەڵ کردویت، نەک لەبەر ئەوەی پێویستی پێت بوو بێت. دەستم دامێنت نەکەی غافڵ بیت و پەیوەندی نێوان خۆت و خوا بپچڕێنیت. ئەگەر ڕاستگۆی لە تەوبەکەت لەگەڵ خوادا ئەوە پەنای پێبگرە و داوای یارمەتی لێ بکە، چونکە هیچ پەنایەکت نییە ئەو نەبێ. وتی چۆن ئەو پەیوەندیە بپارێزم؟ وتم بەردەوام زمانت پاراو بکە بە نزا و پاڕانە و یادی خوا و تەوبە و ئیستیغفار و زۆر خوێندنەوەی قورئان، چونکە کاریگەرترین چارەسەرە بۆ دامەزراوی و دەرکردنی شەیتان و وەسوەسەکانی و زۆر یادکردنی خوا. ئەسرینی تەوبەکاران ڕێگایەک بۆ گەڕانەوە و تەوبەکردن. باس و بەسەرهاتی ئەو کەسانەی کە حاڵی خۆیان باز دەکەن لە کاتی تەوبەکردن و گەڕانەوە بۆ لای هونەرمەندان و تەوبە. بەهۆی ئەوەی کە سەردەمەکەمان سەردەمی ڕاگەاندنە و وای لێ هاتووە کە هونەرمەندە لادەر و سەرگەردانەکان بەداخەوە بوونەتە ئەستێرە و پێشەنگ بۆ کۆمەڵی خەڵک، تەوبەی زۆرێک لەو هونەرمەندانە بە تایبەتی کچە ئاکتەرەکان بۆتە لافاوێک و ناوەندی هونەری گرتوتەوە. ئەویش لە ڕێی وازهێنان و باڵاپۆشیکردن و تەنانەت بانگەوازکردن بۆ لای خوا. بەڵام زۆربەی هۆکارەکانی ڕاگەاندن ئەم ڕابوونەی جیهانی هونەر دەرناخن، بەڵکو هەوڵ دەدەن بیشارنەوە لە خەڵک یان بیشێوێن و گومانی بە دەوردا دروست بکەن. بۆیە بە پێویستم زانی کە ئاماژە بدەم بە هەندێ بەخسەکانیان کە هاوار دەکەن و خەڵک وریا دەکەنەوە پاش ئەوەی ڕاستیان بۆ دەرکەوتووە. ئاخۆ کەسێک هەیە دەرسیان لێ وەرگرت بێ یاخود کەسێک دەرسیان لێ وەربگرێ. ئەوە تا ئەکتەرێک و هاوسەرەکەی دەڵێن ئێمە ئەو ڕاستیە تێگەیشتین کە پێویستە هەموو کەس بیزانێ. ئەویش ئەوەیە کە مرۆڤ تەمەنی هەرچەنێ درێژ بێت سەرنجامی هەر بۆ ناو گۆڕە و لە ڕۆژی دواییدا هیچ شتێ سوودی پێناگەیەنێ کارە چاکەکانی نەبن. کچە ئەکتەرێکی تریش دەڵێت لە ڕاستیدا هیچم لە ئیسلام نەدەزانی جگە لە ناوەکەی. ئەم کچە ئەکتەرەش دەڵێت بۆ یەکەم جار هەستم بە پاکی مرۆڤ کرد لە ماڵەکەی خوادا، ئیتر بڕیارمدا تەوبە بکەم و ڕێگەی دینداری بگرم. هەستم بە جیاوازیەکی گەورە کرد لە نێوان ژیانی پێشوم و ژیانی دوای تەوبەکەمدا، چونکە ژیانم نرخ و مانای پەیدا کرد. یەکێکی تریان دەڵێ پەشیمانم لەسەر هەموو چرکەیەکی ژیانم کە بەسرمدا تێپەڕیوە و تیایدا خۆمم لە خوا نزیک نەکردوتەوە. وازم هێناوە لە گوێگرتن لە گۆرانیەکانی خۆم و گۆرانی کەسانی تریش، چونکە تەنها قورئانم بەسە. هەروەها هاوسەری یەکێک لە کچە بێژەرە تەوبەکارەکان دەڵێت وام دەزانی کە خێزانەکەم پاش ئەوەی دەبێتە باڵاپۆش ئیتر دەبێتە کەسێکی معقەد و وشک و ڕووگرش، بۆیە زۆر دەترسام لە بڕیاری باڵاپۆشکردنی، بەڵام لە ڕاستیدا پێچەوانەکەی سەرسامی کردم کە بوو بە کەسێکی ناسک و لێبوردە و زیاتر لە جاران. هەستم کرد زیاتر گرنگیم پێدەدات وەک هاوسەرێک و گرنگی زیاتر ئەدات بە ماڵ و منداڵەکانمان، کە هۆکاری ئەم گۆڕانم لێپرسی وتی قورئانم خوێندەوە و لێم کۆڵیەوە. بەوەش وەک هاوسەر و دایک و کابانی ماڵ ماف و ئەرکەکانی خۆم زانی. مێردەکەی دەڵێت ئێستا من لەو زیاتر سوورم لەسەر بڕیاری تەوبە و باڵاپۆشیەکەی. ئێستا هاوسەرەکەم هەموو ڕۆژێک کاتژمێر 4 بەیانی پێش نوێژی بەیانی هەڵدەستێ لە کاتێکا کە جاران پێش 1 میوەڕۆ
هەڵ نەدەستە. هەروەها هانی من و منداڵەکان دەدات لەسەر نوێژەکان و قورئانیان پێدەخوێنێ و هەروەها قورئانیان پێ لەبەر دەکات و فێری ڕێنماییەکانی دینەکەیان دەکات. ئەوەندە دەڵێم کە لەخوا داواکارم بەردەوام بێت لەسەر ئەم ڕێ و سوپاسی خوا دەکەم کە ڕێنمووی کرد بۆ ئەم ڕێگایە و لەخوا داواکارم بیپارێزێت لە هەموو شەیطانێک. بەڵێ خۆشەویستانم، بەم جۆرە کاروانی تەوبەکارانی هونەرمەندان و کەسانی تریش سەرباری هێرش و شاڵاوی ناهەق و هۆکارەکانی وروژاندنی ئارەزوەکان هەموو ڕۆژێ بەڕێ دەکەوێ و قافڵەکانیان بەرەو لای خوا هەنگاو دەنێت. بیرت بێ و وریابە ئێوارەی ژین بەسەردا هات، ناچاری بازار هەڵگریت، بەرەو ماڵی گۆڕی تارت بۆ ئەو شوێنەی کەواجێتە بەتەنها ملی ڕێبگریت. گوناهت کرد تامی ڕۆیی، سزاکەی وا چاوەڕێتە، لە فرمێسکی پەشیمانی هەڵوەرێنە هەتا ئەمری. پرسیار بکە لە لاشت ئایا بەرگەی ئاگرەگرێت؟ ئەی بەندەی بێ ئاگا، بۆ ڕێگەی ڕاست گۆڕیوەتەوە بە ئارەزوەکانت. چۆن لە پەروەردگارت یاخی دەبیت لە کاتێکدا کە چاودێری دەکات. ئەی ئەو کەسەی کە جڵەوی بۆ دڵی بەرداوە و لە پێدەشتی ئارەزوات و یاخیبووندا چاوی بەرەڵا کردووە و سەیری حرام دەکات و لەزەتی لێوەردەگرێ، گوێیەکانی چێژ وەردەگرێ لە گۆرانی و قسەی خراپ. ئەی بەندەی یاخی، خۆری چەند ڕۆژ ئاوا بووە و بێسەر و شوێن ماوە دڵی تۆ، چەند جار تاریکی شەو باڵی کێشاوە بەسەر تاو، تۆ لە گوناهدا بوویت. ئەی بەندەی یاخی، چیت ئەوێ بیڵێ چونکە تۆمار دەکرێ، چیت ئەوێ بیکە چونکە لێت دەپرسرێتەوە. ئەی نووسەران و شاعیران، چیتان دەوێ بینووسن؟ گەشتیاران، بۆ کوێتان دەوێ سەفەر بکەن؟ شەرابە ئاکامی مردن پێی ئەگەی نۆشی ئەەکەی، خاکت بەسەر خۆڵت بەدامان بۆ فەرامۆشی دەکەی. مردنە ساتێ لە پردێت، گۆڕی تەنگ و تارەجێت، فترەتە باوەڕ ڕووناکەڕێت، خۆت بۆ خامۆشی دەکەی. کردەوەی بەد ئاگری دۆزەخ بەتینتر پێدەکات، جاکەوا بوو خۆت بەدەستی خۆت بۆ خۆتی خۆش دەکەیت. بەرگی ڕێزە جێنشینی کردگار لەسەر زەوی، تۆ کە بەرگی شادی شوێ بۆچی ڕەشپۆشی دەکەیت؟ دڵنیابن لێت و دەڕوات گەپڵەیە ژین سێبەرە، نەفامی بێباکی لێی خۆتی لێ بێهۆش ئەەکەی. من ئەڵێم و ئەرکی سەرشانم بەمەش سوکتر ئەەکەم، گەرچی هێندێک کەس دەڵێن تۆ بەراندۆشی ئەەکەی. خۆشەویستان، بۆ هیوایی کە هەموو لایەک سوودیان لە گەشتی تەوبەکاران وەرگرت بێت، لە ئەسرینەکانی تەوبەکاران تاوەکو بابەتێکی تر بەخواتان نەسپێرین. ئەسرینی تەوبەکاران. ئەسرینی تەوبەکاران. ڕێگایەک بۆ گەڕانەوە و تەوبەکردن. باس و بەسەرهاتی ئەو کەسانەی کە حاڵی خۆیان باز دەکەن لە کاتی تەوبەکردن و گەڕانەوە بۆ لای خوا. دکتۆر ئیبراهیم دووەیش، وەرگێڕانی ڕێباز خورشید. ئەسرینی تەوبەکاران، گەشتێک لەگەڵ هاوڕێیانی تەوبەکاردا. ئازیزان و خۆشەویستان، پێشەوەی هەنگاوێک بنین با بزانین کە کتێبێک هەیە هیچ کارێکی گەورە و بچووک بەسەریەوە تێناپەڕێت و تێیدا دەنووسرێت.
بزانن نە لە زەویدا و نە لە ئاسماندا خوا هیچی لێون نابێت. هاوار بۆ ئەو کەسانەی کە کارێک دەکەن و ڕەزامەندی خودای لەسەر نییە، ماڵوێرانی بۆ ئەو کەسانی کە زیادەڕەوی دەکەن لە کاری خراپەدا و خوایان بیرچۆتەوە. براکەم، خوشکەکەم، لە یادت بێت ئەوەی لەگەڵ نەفسی خۆیدا تێکۆشێت لە بەرخوا ئەوە خودای شڕێنمونی دەکات. ئەو کەسەی بڕوات بەرەو لای ئەوە ئەو ڕادەکات بەرەو ڕووی ئەو، بە هەڵەداوان بەرەو ئەو دەچێت. ئەو کەسەی بستێک لە خوددا نزیک ببێتەوە ئەوە خوددا باڵێک لی نزیک دەبێتەوە. بەڵام ئەوەش کە پشتی تێ هەڵکە ئەوە ژیانێکی ناڕەحەت و تەنگژەی پێدەبەخشێ و لە ڕۆژی قیامەتدا بە کوێری حەشری دەکا. وەک دەفەرمێ: ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا ونحشره يوم القيامة أعمى. كواتا براو خوشكم، توبە بکەن، بگەڕێنەوە بۆ لای خوددا، چونکە بەزەیی خوا بۆ ئەو کەسەیە لەگەڵ خۆیدا تێدەکۆشێ و پەشیمان دەبێتەوە و داوای لێخۆشبوون دەکات، نەک بۆ مرۆڤە بێ ئاگا و زیادەڕەوەکان. چونکە لە قورئاندا خوددا دەفەرمێت: ورحمتي وسعت كل شيء فسأكتبها للذين يتقون ويؤتون الزكاة والذين هم بآياتنا يؤمنون. كواتا بەزەیی بۆ کێ؟ بۆ ئەوانەی لە خوا دەترسن، ئەی لێ خۆشبوون بۆ کێ؟ خداوەند دەفەرمێ: وإني لغفار لمن تاب وآمن وعمل صالحا ثم اهتدى. كواتا تەنها سەیری لایەنی ڕەحمەت و بەزەیی مەکە، بەڵکو سەیری لایەنی سزاش بکە. خدای گەورە دەفەرمێت: نبئ عبادي أني أنا الغفور الرحيم وأن عذابي هو العذاب الأليم. واتە هەواڵ بدە بە بەندەکانم ئەی محەممەد صلی الله عليه وسلم کە من بەخشندە و بەسۆزم و سزای منیش هەر ئەوەیە کە سزایەکی بە ئازارە. دەیکەواتە تەوبە بکە ئەی ئازیزم، و بزانە کە هەوا و ئارزوەکان دڵت ڕق دەکەن. بێهیوامە بە و هەوڵ بدە تاوەکو کانیەکانی ئیمان دەتەقن. زۆر داوای لێخۆشبوون بکە، بگەڕێوە و هەوڵ بدە و تێبکۆشە و سەبر بگرە، پەلەت نەبێ بۆ ئەنجامەکەی، چونکە ئەم هەوڵە یەک لە دوای یەک کاریگەری خۆیان دەبێ و ئاسەوارەکانی دەبینی. ئەگەرچی دوای ماوەیەکیش بێت هەر ئاسەوارەکەی دەبینی. خوشکە شیرینەکەم، برا بەڕێزەکەم، ئاخۆ کانیاوەکانی خێر دەتەقن و سەرڕێژ دەبن، ئاخۆ فرمێسک بەسەر ڕوومەت تا ڕێچکە دەبەستێ. ئێمە کەسانێک دەناسین کە تەنها ڕۆژێکیش لە ژیاندا فرمێسکیان بۆ خوا نەڕشتووە و چێژی مناجاتی خوایان نەکردووە، فرمێسک لە چاویان نەهاتۆتە خوار لە ترسی خوا. کەواتە خێراکە و دەست پێش خەری بکە، چونکە ڕۆژەکان تێدەپەڕن و لاپەڕەکان دەپێچرێنەوە. ساڵەکان بە دوای یەکدا دێن و مردنیش هەمووان دەفڕێنێ. چەند هاوڕێ ڕۆیشتن و چەند دۆستی خۆشەویستمان لە کیس چوو. توێشووی سبەینێت هەڵگرە کە ڕێبواری سەرسەفەری، بەس دنیا بە کۆڵتدا کە نازانیت بۆ کوێی بەریت. کۆکردنەوەت بۆ خەڵکیە و بۆ ئەوانیش تۆ کۆڵبەریت. ڕوێی تێشودارانت دەوێ و بە تەمایش نیت توێشوو بەریت. پڕکە توێشوت کە ئێستاش لە بەردەمتدایە، شەوی تاریکت لە پێشە ڕێگەی پڕکە توێشوت کە ئێستاش لە بەردەمتدایە،
شەوی تاریکت لە پێشە ڕێگە احتیاجی چرایە بەس بەینێوە مەنازە خوا ئەزانێ چەندی دوێنێ ئەمڕۆ وا لە ناو خاکدایە زۆر جار تەرمت بۆ گۆڕستان لەگەڵ خەڵکیدا بردووە دڵنیا بە ڕۆژێ ئەو تەرمە تۆ دەبیت کە خەڵکی هەڵیان گرتووە ئەسرینی تەوبەکاران ڕێگایەک بۆ گەڕانەوە و تەوبەکردن باس و بەسەرهاتی ئەو کەسانەی کە حاڵی خۆیان باس دەکەن لە کاتی تەوبەکردن و گەڕانەوە بۆ لای براو خوشکە خۆشەویستەکەم هەر کارێک کە ڕقت لێیەتی و هەر لەبەر ئەو کارش ڕقت لە مردنە ئەوە وازی لێ بێنە کە مردی زیانت لێ نادات ئایا بیرت لە سەرنجامی دوای مەرگت کردوتەوە پێت دەڵێم کە مردن بیر ناکاتەوە وجاءت سكرة الموت بالحق ذلك ما كنت منه تحيد پەروەردگارە بەزەیت بێتەوە بە کەسێکدا کە تۆ نەبیت کەس بەزەیی پێدا نایەتەوە هیچ پشت و پەنایەکی نییە جگە لە تۆ هانا و فریاد ڕەسی نییە تۆ نەبیت خوایەکیان هەژار و بێدەرەتانی دەرگای ڕەحمەتی تۆیە ئاواتی بە تۆیە هیچ پەنا و ڕزگاربوونێکی نییە لە دەستت تەنها لای خۆت نەبێت پەنا بە تۆ دەگرێت و پشتی بە تۆیە کێ جەبار و کێ قودوسە کێ مەلیکی ملوکە تۆ ڕەحمانی مەخلوقاتی کێ ڕەحیمە غەیری تۆ بە عەزابت پەرێشانم بۆ لوتفت باسم ناکرێت کڕوش بەس قابیل بە تۆیە کێ عەزیمە غەیری تۆ خودایە تەوبەی تەوبەکاران قبوڵکە خودایە یارمەتی تەوبەکاران بدە خوای گیان دڵەکانمان بگێڕەوە بۆ لای خۆت خودایە یارمەتیمان بدە زاڵ بین بەسەر دەروونە لاوازەکانماندا و مەمان دەرە دەست خۆمان تەنانەت بۆ چاوتروکانێکیش خودایە ئێمە لاواز و بێدەسەڵاتین کەسمان نییە تۆ نەبێ خودایە دڵشکاوەکانمان ساڕێژ بکەرەوە و دەروونە مردووەکانمان زیندوو بکەرەوە خودایە خۆت حاڵمان دەبینی و سەرنجاممان دەزانیت و ئاگاداریت بە گەڕانەوەمان ساخوایە گیان لە گوناهەکانمان خۆش بە و دەستمان بگرە بۆ لای خۆت خوایە گیان بۆ چرکەیەکیش مەمان دەرە دەست خۆمان تۆ پەروەردگارمانیت هیچ خودایەک نییە جگە لە تۆ بەدیت هێناوین ئێمە بەندەی تۆین هەتا بتوانین لەسەر پەیمان و بەڵێنەکەی تۆین و پەنات پێدەگرین لە خراپەکانی خۆمان و دان دەنین بە نیعمەتەکانت بەسەرمانەوە دان دەنین بە گوناهەکانماندا لێمان خۆش بە لێمان خۆش بە لێمان خۆش بە چونکە تەنها تۆیت لە گوناهەکان خۆش دەبیت ئەی خوای عابیدان و ئەوانەی سەرپێچی فەرمانی تۆ ئەکەن ستەمیان لە خۆیان کردووە ئەسرینی تەوبەکاران گەشتێک لەگەڵ تەوبەکاران
ئەسرینی تەوبەکاران ڕێگایەک بۆ گەڕانەوە و تەوبەکردن. باس و بەسەرهاتی ئەو کەسانەی کە حاڵی خۆیان باز دەکەن لە کاتی تەوبەکردن و گەڕانەوە بۆ لای خوا. ئایا لەم دەرگایەت داوە ئەی ئەو کەسێک کە دەتەوێت بکەویتە سەر ڕێگای ڕاست و چاکە؟ ئایا لەم دەرگایەت داوە؟ ئایا لە دەرگای دوعا و نزات داوە؟ ئەی ئەو کەسێک کە دەتەوێت ئاسوودە و بەختەوەر بیت، ئایا لەم دەرگایەت داوە؟ ئەی ئەو کەسەی کە کێشە و گرفتی دەرونیت هەیە و دەتەوێت چارەسەر بیت، ئایا لەم دەرگایەت داوە؟ لە دەرگای دوعا و پاڕانەوە. ئەی ئەو کەسەی کە دەتەوێت لە ئیش و کارەکانتدا سەرکەوتوو بیت، ئەی ئەو کەسەی کە نەخۆشیت و دەتەوێت چاک بیتەوە، ئەی ئەو کەسەی کە منداڵت نابێت و دەتەوێت چاوەکانت ئۆقرە بگرێت بە بینینی کۆرپەلەیەکی خۆت، ئەی ئەو کەسەی کە تا ئێستا زەواجت نەکردووە و دەتەوێت بڕۆیتە نێو ماڵی خۆت، ئەی ئەو کەسێک کە دەتەوێت فەڕ و بەرەکەت بکەوێتە نێو ڕزق و ڕۆزیتەوە، ئایا لە دەرگای دوعا و پاڕانەوەت داوە؟ با پێکەوە بچینە خزمەت هەندێک لە دوعاکانی قورئانی پیرۆز. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. أي پەروەردگارمان لە دنیادا چاکەمان بدەرێ و لە دوا ڕۆژیشدا چاکەمان بدەرێ و بشمان پارێزە لە سزای ئاگر. ربنا أفرغ علينا صبرا وثبت أقدامنا وانصرنا على القوم الكافرين. أي پەروەردگارمان ئارامگرتن بڕێژە بەسەرماندا و پێیەکانیشمان جێگیر بکە و سەریشمان بخە بەسەر گەلی بێباوەڕاندا. ربنا لا تؤاخذنا إن نسينا أو أخطأنا ربنا ولا تحمل علينا إصرا كما حملته على الذين من قبلنا ربنا ولا تحملنا ما لا طاقة لنا به واعف عنا واغفر لنا وارحمنا أنت مولانا فانصرنا على القوم الكافرين. أي پەروەردگارمان لێمان مەگرە ئەگەر لە بیرمان چوو یان هەڵەمان کرد. پەروەردگارمان ناڕەحەتی مەدە بەسەرماندا وەکو چۆن دابوود بەسەر ئەوانەی پێش ئێمەدا. پەروەردگارمان شتێک مەدە بەسەرماندا کە لە تواناماندا نەبێت و لێمان ببوورە و لێمانیش خۆش بە و ڕەحممان پێ بکە. تۆ پشت و پەنامانی بۆیە سەرمان بخە بەسەر گەلی بێباوەڕاندا. ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا وهب لنا من لدنك رحمة إنك أنت الوهاب. أي پەروەردگارمان دڵەکانمان لامەدە لە ڕێگای ڕاست دوای ئەوەی کە ڕێنماییت کردین بۆ ڕێگای ڕاست، وەلایەن خۆتەوە ڕەحمەتمان پێ ببەخشە بەڕاستی تۆ بەخشندەی. ربنا آمنا بما أنزلت واتبعنا الرسول فاكتبنا مع الشاهدين. أي پەروەردگارمان ئێمە باوەڕمان هێنا بەوەی کە داد بەزاندووە و شوێنی پێغەمبەریش کەوتین بۆیە لەگەڵ شایەتومان هێنەراندا بمان نووسە. ربنا اغفر لنا ذنوبنا وإسرافنا في أمرنا وثبت أقدامنا وانصرنا على القوم الكافرين. أي پەروەردگارمان لە تاوانەکانمان و ڕۆچوونمان لە کاروبارەکانماندا خۆش بە و پێیەکانیشمان جێگیر بکە و سەریشمان بخە بەسەر گەلی بێباوەڕاندا. ربنا إننا سمعنا مناديا ينادي للإيمان أن آمنوا بربكم فآمنا ربنا فاغفر لنا ذنوبنا وكفر عنا سيئاتنا وتوفنا مع الأبرار. أي پەروەردگارمان
بەڕاستی ئێمە بیستمان بانگەوازکارێک بانگ دەکات بۆ باوەڕهێنان و دەڵێت باوەڕ بێنن بە پەروەردگارتان. ئێمەیش باوەڕمان هێنا، جا لەبەر ئەوە لە تاوانەکانمان خۆش بە و خراپەکانمان بسڕەوە، لەگەڵ چاکەکاراندا بمان مرێنە. ربنا وآتنا ما وعدتنا على رسولك ولا تخزنا يوم القيامة إنك لا تخلف الميعاد. أي پەروەردگارمان، ئەوەی کە بەڵێنت پێداوین لە ڕێی پێغەمبەرەکانتەوە سەڵات و سەلامی خوایان لەسەر بێ، بمان دەرێ و لە ڕۆژی قیامەتیشدا سەرشۆڕمان مەکە، بەڕاستی تۆ بەڵێن ناشکێنیت و دوای ناخەیت. ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين. أي پەروەردگارمان، ئێمەستەممان کرد لە خۆمان جا ئەگەر تۆ لێمان خۆش نەبیت و ڕەحممان پێ نەکەیت، ئەوە بە دڵنیایی دەبین بە بەشێک لە خەسار و مندان. ربنا افتح بيننا وبين قومنا بالحق وأنت خير الفاتحين. أي پەروەردگارمان، بینی ئێمە و گەلەکانمان بکەرەوە و بە حەق و ڕاستی تۆ باشترین بینکەرەوەکانی. ربنا لا تجعلنا فتنة للقوم الظالمين. أي پەروەردگارمان، نەمان کەیتە جێی تاقیکردنەوە بۆ گەلی ستەمکاران. ئەسرینی تەوبەکاران، ڕێگایەک بۆ گەڕانەوە و تەوبەکردن. لە دەرگادانی دەرگای دوعا و پارانەوە بۆ ئەو کەسانی تامەزرۆن بۆ لای خودای خۆیان بگەڕێنەوە و تەوبە بکەن، بۆ ئەو کەسانی کە داوای ڕزق و ڕۆزی فراوان و داوای لێخۆشبوون و ڕەحمەتی لێ بکەن. برا ئەزیزەکەم، خوشکە سەنگینەکەم، ئایا لەم دەرگایت داوە؟ مەبەستم دەرگای پاڕانەوەیە لە خوای پەروەردگار. با پێکەوە بچینە خزمەت ئەو نزا و پاڕانەوانەی کە لە قورئانی پیرۆزدا هاتوون و هەریەکە و کلیلی دەرگایەکە بۆ لێخۆشبوون و ڕەحمەت و بەزەی پەروەردگار. ربنا وآتنا ما وعدتنا على رسولك ولا تخزنا يوم القيامة إنك لا تخلف الميعاد. أي پەروەردگارمان، ئەوەی کە بەڵێنت پێداوین لە ڕێی پێغەمبەرەکانتەوە بمان دەرێ و لە ڕۆژی قیامەتیشدا سەرشۆڕمان مەکە، بەڕاستی تۆ بەڵێن ناشکێنیت و دوای ناخەیت. ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين. أي پەروەردگارمان، ئێمەستەممان کرد لە خۆمان، جا ئەگەر تۆ لێمان خۆش نەبیت و ڕەحممان پێ نەکەیت، ئەوە بە دڵنیایی دەبین بە بەشێک لە خەسار و مندان. ئەسرینی تەوبەکاران. رب اجعلني مقيم الصلاة ومن ذريتي ربنا وتقبل دعاء ربنا اغفر لي ولوالدي وللمؤمنين يوم يقوم الحساب. أي پەروەردگارم،
خۆمونەوەکانم بگێڕە لەو کەسانەی کە نوێژ دەکەن بەڕێکی. ئەی پەروەردگارمان دوعا و پاڕانەوەم گیرا بکە. ئەی پەروەردگارمان خۆش بە لە تاوانەکانی خۆم و باوک و دایکم و باوەڕداران لە ڕۆژی لێپرسینەوەدا. ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. أي پەروەردگارمان لەلایەن خۆتەوە ڕەحمەتمان پێ ببەخشە و هۆشمەندیمان بۆ بڕەخسێنە لە کار و بارەکانماندا. ربنا آمنا فاغفر لنا وارحمنا وأنت خير الراحمين. أي پەروەردگارمان ئێمە باوەڕمان هێنا جا لەبەر ئەوە لە تاوانەکانمان خۆش بە و بەزەیت پێماندا بێتەوە و تۆ باشترینی بە بەزەیەکانی. ربنا اصرف عنا عذاب جهنم إن عذابها كان غراما. أي پەروەردگارمان سزای دۆزەخمان لێ دوور بخەرەوە، بەڕاستی سزاکەی سەخت و ناڕەحەتە. ربنا هب لنا من أزواجنا وذرياتنا قرة أعين وجعلنا للمتقين إماما. أي پەروەردگارمان پێمان ببەخشە لە خێزانەکانمان و وەچەکانمان ئەوەی کە چاوەکانمان پێی ئۆقرە بگرێت و گلێنەی چاومان بن و بمان کەرە پێشەوە بۆ خۆپارێزەران لە تاوان. ربنا وسعت كل شيء رحمة وعلما فاغفر للذين تابوا واتبعوا سبيلك وقهم عذاب الجحيم. أي پەروەردگارمان فراوانی ڕەحمەت و زانستی تۆ هەموو شتێکی گرتۆتەوە، جا لەبەر ئەمە خۆش بەلەوانەی کە تەوبەیان کردووە و شوێنی ڕێگاکەی تۆ کەوتون و بیان پارێزە لە سزای دۆزەخ. پەروەردگارمان بیان خەرە ناو ئەو باخچەی بەهەشت کە بەڵێنت پێداون، خۆیان و ئەوانش کە چاک دەبن لە باو باپیرانیان و خێزانەکانیان و نەوەکانیان، بەڕاستی تۆ بەدەسەڵات و دانایت. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. أي پەروەردگارمان خۆش بە لە ئێمە و ئەو برایانەشمان کە پێشمان کەوتون بە ئیمان و ڕق و کینە نەخەیتە ناو دڵمانەوە بەرامبەر ئەوانەی کە باوەڕیان هێناوە. ئەی پەروەردگارمان بەڕاستی تۆ بە بەزەیی و بەڕەحمەتیت. ئەسرینی تەوبەکاران گەشتێک لەگەڵ دوعا و نزاکاندا لە خزمەت ئەو کەسانی کە دەیانەوێ بۆ لای پەروەردگاریان بگەڕێن. ئەسرینی تەوبەکاران ڕێگایەک بۆ گەڕانە و تەوبەکردن. ئەسرینی تەوبەکاران گەشتێک لەگەڵ تەوبەکاران. ئەی ئەو کەسەی دەتەوێت تەوبە بکەیت، ئەی ئەو کەسەی دەتەوێت ڕزق و ڕۆزیت فراوان بێت، خودا لێت خۆش بێت و ژیانێکی پڕ لە خۆشی و ئارامی دەستکەوێت. ئایا لە دەرگای پاڕانەوەت داوە؟ با پێکەوە بچینە خزمەت چەند زایەک. ربنا وسعت كل شيء رحمة وعلما فاغفر للذين تابوا واتبعوا سبيلك وقهم عذاب الجحيم. أي پەروەردگارمان فراوانی ڕەحمەت و زانستی تۆ هەموو شتێکی گرتۆتەوە، جا لەبەر ئەمە خۆش بەلەوانەی کە تەوبەیان کردووە و شوێنی ڕێگاکەی تۆ کەوتون و بیان پارێزە لە سزای دۆزەخ. پەروەردگارمان بیان خەرە ناو ئەو باخچەی بەهەشت کە بەڵێنت پێداون، خۆیان و ئەوانش کە چاک دەبن لە باب و باپیرانیان و خێزانەکانیان و نەوەکانیان، بەڕاستی تۆ بەدەسەڵات و دانایت.
ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. أي پەروەردگارمان، خۆش بە لە ئێمە و ئەو برایانەشمان کە پێشمان کەوتون بە ئیمانەوە، وەڕق و کینە نەخەیتە ناو دڵمانەوە بەرامبەر ئەوانەی کە باوەڕیان هێناوە. ئەی پەروەردگارمان، بەڕاستی تۆ بەبەزەیی و بەڕەحمیت. ئەسرینی تەوبەکاران. ربنا أتمم لنا نورنا واغفر لنا إنك على كل شيء قدير. أي پەروەردگارمان، ڕووناکی باوەڕمان بۆ کامڵ بکە و لێمان خۆش بە. بەڕاستی تۆ توانات بەسەر هەموو شتێکدا هەیە. ربنا تقبل منا إنك أنت السميع العليم. أي پەروەردگارمان، لێمانی قبول بکە، بەڕاستی تۆ بسر زانايت. اللهم لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين. خوايا هیچ پەرستراوێک نییە شایستەی پەرستن بێت تەنها تۆ نەبیت. پاکی بۆ تۆ خوایە لە هەموو کەمی و نوقسانیەک. بەڕاستی من یەکێکم لە ستەمکاران، بۆیە لێم خۆش بە. اللهم حبب إلينا الإيمان وزينه في قلوبنا وكره إلينا الكفر والفسوق والعصيان واجعلنا من الراشدين. خوايا إيمان خوشويست كللامان و بیرازێنە وە لە دڵەکانمان و بێباوەڕی و لە ڕێدەرچوون و تاوان کردن ببوغزێنە لە لامان و بمانکەرە بەشێک لە هۆشمەند و ژیرەکان. ئەسرینی تەوبەکاران. ڕێگایەک بۆ گەڕانەوە و تەوبەکردن. خۆشەویستان، یەکێکتر لە دەرگاکانی تەوبە و گەڕانەوە کە بریتیە لە دوعاکردن لەو دوعایانەی کە پێغەمبەری ئازیزمان صلی الله عليه وسلم فەرموونی و ئەو دوعایانەی کردووە. ئێستاش دەچینە خزمەت هەندێک لەو دوعایانەی کە لە فەرموودە صحیحەکاندا هاتوون. اللهم أنت الملك لا إله إلا أنت أنت ربي وأنا عبدك ظلمت نفسي واعترفت بذنبي فاغفر لي ذنوبي جميعا إنه لا يغفر الذنوب إلا أنت واهدني لأحسن الأخلاق لا يهدي لأحسنها إلا أنت واصرف عني سيئها لا يصرف عني سيئها إلا أنت لبيك وسعديك والخير كله في يديك والشر ليس إليك أنا بك وإليك تباركت وتعاليت أستغفرك وأتوب إليك. خوای گیان، تۆ پادشایت و هیچ پەرستراوێک نییە شایستەی پەرستن بێت بە حەق تەنها تۆ نەبیت. تۆ پەروەردگاری منیت و منیش بەندەی تۆم. ستەمم لە خۆم کردووە و دانیش دەنێم بە تاوانەکانمدا، بۆیە لە هەموو تاوانەکانم خۆش بە. بەڕاستی هیچ کەسێک نییە لە تاوانەکان خۆش بێت تەنها تۆ نەبیت. و ڕێنماییم بکە بۆ باشترین ڕەوشت، چونکە کەس ناتوانێت ڕێنمایی بکات بۆ باشترین ڕەوشت تەنها تۆ نەبیت. و ڕەوشتی خراپم لێ دوور بخەرەوە، کەس ناتوانێت ڕەوشتی خراپم لێ دوور بخاتەوە تەنها تۆ نەبیت. خوایە، وەڵامی تۆ دەدەمەوە و داواکاریەکانت بەجێ دەگەێنم و گوێڕایەڵیت دەکەم. خوایە، هەموو خێرێک لە دەستی تۆدایە و خراپەیش نادرێتە پاڵتۆ.
خوایە من بە تۆ دەژیم و بۆ تۆش دەژیم. هەموو کارەکانت پڕ بەرەکەتن و دووریت لە هەموو کەم و کوڕیەک. خوایە داوای لێخۆشبوونت لێ دەکەم و لای تۆ تەوبە دەکەم. ئەسرینی تەوبەکاران. ئەسرینی تەوبەکاران. ڕێگایەک بۆ گەڕانەوە و تەوبەکردن. خۆشەویستم، ئایا لەم دەرگایت داوە دەرگای پاڕانەوە؟ بەڵێ، پاڕانەوە لە خوای پەروەردگار تا لە گوناهەکانمان خۆش بێ، تا بگەڕینەوە بۆ لای، تا دەروی ڕەحمەت و خێر و بەرەکەتمان لێ بکاتەوە. پێکەوە دەچینە خزمەت چەند نزا و پاڕانەوەیەک کە لە فەرموودە سەحیحەکاندا هاتوون. اللهم إني أسألك الجنة وأعوذ بك من النار. خوایە من داوای بەهەشتت لێ دەکەم و پەنات پێدەگرم لە ئاگر. خوایە من داوای بەهەشتت لێ دەکەم و پەنات پێدەگرم لە ئاگر. خوایە من داوای بەهەشتت لێ دەکەم و پەنات پێدەگرم لە ئاگر. اللهم ارحمني وارزقني وعافني واهدني. خوایە ڕەحمم پێ بکە و ڕزقم بدە و لاشەم ساخکە و هدایەتم بدە. اللهم اغفر لي ذنبي كله دقه وجله وأوله وآخره وعلانيته وسره. خوایە لە هەموو تاوانەکانم خۆش بە، لە بچووک و لە گەورەی، لە ئەوەڵ و لە ئاخری، لە ئاشکرا و لە نهێنی. اللهم إني أعوذ بك من عذاب القبر، وأعوذ بك من فتنة المسيح الدجال، وأعوذ بك من فتنة المحيا والممات. اللهم إني أعوذ بك من المأثم والمغرم. خوایە من پەنات پێدەگرم لە سزای ناوگۆڕ و پەنات پێدەگرم لە فتنە و تاقیکردنەوەی دەجالی چاوسڕاو و پەنات پێدەگرم لە فتنە و تاقیکردنەوەی ژیان و مردن کاتی سەرەمەرگ و پرسیارەکانی ناوگۆڕ. خوایە من پەنات پێدەگرم لە تاوانباری و لە قەرزاری. ئەسرینی تەوبەکاران. اللهم إني أعوذ بك من فتنة النار وعذاب النار، وفتنة القبر وعذاب القبر، وشر فتنة الغنى وشر فتنة الفقر. اللهم إني أعوذ بك من شر فتنة المسيح الدجال. اللهم اغسل قلبي بماء الثلج والبرد، ونق قلبي من الخطايا كما نقيت الثوب الأبيض من الدنس، وباعد بيني وبين خطاياي كما باعدت بين المشرق والمغرب. اللهم إني أعوذ بك من الكسل والمأثم والمغرم. خوایە من پەنات پێدەگرم لە فیتنەی ئاگر و سزای دۆزەخ و پەنات پێدەگرم لە فیتنەی گۆڕ و سزای گۆڕ و لە خراپەی تاقیکردنەوەی دەوڵەمەندی و لە خراپەی تاقیکردنەوەی هەژاری و نەداری. خوایە من پەنات پێدەگرم لە فیتنە و تاقیکردنەوەی دەجالی چاوسڕاو. خوایە دڵم بشۆ بە ئاوی بەفر و تەرزە و دڵم پاک بکەرەوە لە تاوانەکان، هەروەکو چۆن جلێکی سپیت پاک کرد بێتەوە لە لەکە و پەڵە، و نێوان من و تاوانەکانم دوور بخەرەوە هەروەکو چۆن نێوان ڕۆژهەڵات و ڕۆژئاوات دوور خستۆتەوە. خوایە من پەنات پێدەگرم لە تەمبەڵی و تاوانباری و قەرزاری.
ئەسرینی تەوبەکاران ڕێگایەک بۆ گەڕانەوە و تەوبەکردن. ساتەوەختێک بۆ گەشتێک لەگەڵ تۆبەکاران، ساتەوەختێک بۆ ئاشت بوونەوە لەگەڵ دڵەکان. ئەچینە خزمەت چەند نزایەک تاوەکو لە دەرگای پاڕانەوە بدەین، لە خوای پەروەردگار داوای لێخۆشبوون و تەوبە بکەین، لە خوای پەروەردگار داوای ڕزق و ڕۆزی و بەرەکەت و فەڕ و ناز و نیعمەت بکەین. دوعا باشترین کەرەستەیە بۆ گەڕانەوە و باشترین عیبادەتە. با ئێمەش پێکەوە لە خزمەت چەند دوعا و پاڕانەوەیەکدا بین. براو خوشکی ئازیزم، ئایا لەم دەرگایت داوە؟ دەرگای پاڕانەوە لە خوای پەروەردگار. با پێکەوە بچینە خزمەت چەند نزا و دوعایەک. اللهم إني أعوذ بك من فتنة النار وعذاب النار، وفتنة القبر وعذاب القبر، وشر فتنة الغنى وشر فتنة الفقر. اللهم إني أعوذ بك من شر فتنة المسيح الدجال. اللهم اغسل قلبي بماء الثلج والبرد، ونق قلبي من الخطايا كما نقيت الثوب الأبيض من الدنس، وباعد بيني وبين خطاياي كما باعدت بين المشرق والمغرب. اللهم إني أعوذ بك من الكسل والمأثم والمغرم. خدایا من پەنات پێدەگرم لە فتنەی ئاگر و سزای دۆزەخ، و پەنات پێدەگرم لە فتنەی گۆڕ و سزای گۆڕ، و لە خراپەی تاقیکردنەوەی دەوڵەمەندی، و لە خراپەی تاقیکردنەوەی هەژاری و نەداری. خوای گیان من پەنات پێدەگرم لە فتنە و تاقیکردنەوەی دەجالی چاوسڕاو. خوایە دڵم بشۆ بە ئاوی بەفر و تەرزە، و دڵم پاک بکەرەوە لە تاوانەکان، هەروەکو چۆن جلێکی سپیت پاک کرد بێتەوە لە لەکە و پەڵە، و نێوان من و تاوانەکانم دوور بخەرەوە هەروەکو چۆن نێوان ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوات دوور خستۆتەوە. خوایە گیان من پەنات پێدەگرم لە تەمبەڵی و تاوانباری و قەرساری. ئەسرینی تەوبەکاران. اللهم ألف بين قلوبنا وأصلح ذات بيننا، واهدنا سبل السلام، ونجنا من الظلمات إلى النور، وجنبنا الفواحش ما ظهر لنا وما بطن. اللهم بارك لنا في أسماعنا وأبصارنا وقلوبنا وأزواجنا وذرياتنا، وتب علينا إنك أنت التواب الرحيم، واجعلنا شاكرين لنعمتك مثنين بها قابلين لها، وأتمها علينا. خوایە ئاشنایی بخەرە نێوان دڵەکانمانەوە و دۆستایەتی بخە نێوانمان، و نێوانیشمان چاک بکە و ڕێنماییمان بکە بۆ ڕێگاکانی ئاشتی و سەلامەتی و ئیسلامەتی، و ڕزگارمان بکە لە تاریکیەکانەوە بۆ ڕووناکی، و بە دوورمان بگرە لە خراپەکان، ئەوەی کە ئاشکرایە و ئەوەشی کە شاراوەیە، و بەرەکەت بخەرە نێو بیستنمان و بینینمان و دڵەکانمان و خێزانەکانمان و نەوەکانمان، و تەوبەمان لێوەربگرە. بەڕاستی تۆ زۆر تەوبە وەرئەگری و بەبەزەیت، و بمان کەرە بەشێک لە کەسە شوکرانە بێژەکانی نیعمەتەکانت، ستایشت بکەین لەسەری و قبوڵی بکەین و تەواو و کامڵیشی بکە بەسەرماندا. اللهم إني أعوذ بك من الجوع فإنه بئس الضجيع، وأعوذ بك من الخيانة فإنها بئست البطانة.
خوایە گیان من پەنات پێ ئەگرم لە برسێتی، چونکە بەڕاستی برسێتی خراپترین هاوڕێی سەرجێگایە، و پەنات پێ ئەگرم لە خیانەت و ناپاکی، چونکە بەڕاستی خیانەت و ناپاکی خراپترین دەورە دەستن. اللهم اجعل في قلبي نورا، وفي لساني نورا، وفي سمعي نورا، وفي بصري نورا، ومن فوقي نورا، ومن تحتي نورا، وعن يميني نورا، وعن شمالي نورا، ومن بين يدي نورا، ومن خلفي نورا، واجعل في نفسي نورا، وأعظم لي نورا. خوایە گیان ڕووناکی بخەرە نێو دڵمەوە، و ڕووناکی بخەرە نێو زمانمەوە، و ڕووناکی بخەرە نێو بیستنمەوە، و ڕووناکی بخەرە نێو بینینمەوە، و سەرەوەم ڕووناک بکەرەوە، و ژێرەوەم ڕووناک بکەرەوە، و ڕووناکی بخە لای ڕاستمەوە، و ڕووناکی بخەرە لای چەپمەوە، و ڕووناکی بخەرە بەردەم، و ڕووناکی بخەرە پشتمەوە، و ڕووناکی بخەرە نێو ناخ و دەروونمەوە. خوایە ڕووناکیم بۆ گەورە بکەرەوە. ئەسرینی تەوبەکاران، ڕێگایەک بۆ گەڕانەوە و تەوبەکردن. گەشتێک لە خزمەت چەند نزا و دوعا و پاڕانەوەیەک، تاوەکو بگەین بە کاروانی تەوبەکاران، ئەوانەی لەخوا دەپاڕێنەوە و ئەوانەی داوای پیرۆزی و بەرەکەتی لێەکەن لە گەشتی ئەسرینی تەوبەکاران. اللهم إني أعوذ برضاك من سخطك، وبمعافاتك من عقوبتك، وأعوذ بك منك لا أحصي ثناء عليك أنت كما أثنيت على نفسك. خوایە گیان من پەنات پێگرم بە ڕەزامەندیت لە تووڕەییت، و پەنادەگرم بە لێبوردەییت لە سزات، و پەنادەگرم بە خۆت لە خۆت. ناتوانم ستایشت بکەم بە ئەندازەی ئەوەی کە خۆت ستایشی خۆتت کردووە. ربي أعني ولا تعن علي، وانصرني ولا تنصر علي، وامكر لي ولا تمكر علي، واهدني ويسر هداي إلي، وانصرني على من بغى علي. رب اجعلني لك شكارا، لك ذاكرا، لك راهبا، لك مطواعا، لك مخبتا، لك مخبتا أو منيبا. رب تقبل توبتي، واغسل حوبتي، وأجب دعوتي، وثبت حجتي، وسدد لساني، واهد قلبي، واسلل سخيمة قلبي. خوایە گیان یارمەتیم بدە و یارمەتی کەسیش مەدە لە سەرم، و سەرم بخە و کەسیش سەرمەخە بە سەرمدا. پلانم بۆ داڕێژە و پلانیش دامەڕێژە لە سەرم، و ڕێنمایم بکە و ڕێنماییکردنیشم بۆ ئاسان بکە، و سەرم بخە بەسەر ئەو کەسەی کە دەست درێژی دەکاتە سەرم. خوایە وام لێ بکە شوکرانە بژێری تۆ بم، زیکری تۆ بکەم، لە تۆ بترسم، گوێڕایەڵی تۆ بکەم، بۆ لای تۆ بگەڕێمەوە. پەروەردگارم تەوبەم لێ قوبوڵ کە و تاوانەکانم بشۆرەوە، و وەڵامی دوعاکانم بدەرەوە، و بەڵگەکانم جێگیر بکە، و ڕێنمایی دڵم بکە، و زمانم ڕاست کەرەوە و پۆخڵەواتی نێو دڵم دەربێنە. ئەسرینی تەوبەکاران.
اللهم أعني على ذكرك وشكرك وحسن عبادتك. خواهجان یارمەتیم بدە لەسەر زیکرکردن و شکرکردن و چاکێتی پەرستنت. اللهم إني أعوذ بك من العجز والكسل والجبن والبخل والهرم وعذاب القبر. اللهم آت نفسي تقواها وزكها أنت خير من زكاها أنت وليها ومولاها. اللهم إني أعوذ بك من علم لا ينفع ومن قلب لا يخشع ومن نفس لا تشبع ومن دعوة لا يستجاب لها. خوای گیان من پەنات پێگرم لە بێدەسەڵاتی و تەمبەڵی و ترسنۆکی و ڕەزیلی و پیری و سزای گۆڕ. خوای گیان ویستی خۆپاراستن لە تاوان ببەخشە بە ناخ و دەروونم و پاک و خاوێنی بکەرەوە لە ویستی تاوان و خراپەکردن، چونکە تۆ باشترین کەسیت کە خاوێنی بکەیتەوە. خوایە تۆ سەرپەرشتیار و خاوەنی ناخ و دەروونمی. خوایە من پەنات پێگرم لە زانستێک کە سوودی نەبێت و لە دڵێک کە لە تۆ نەترسێت و لە دەروونێک کە تێر نەبێت و لە پاڕانەوەیەک کە وەڵام نەدرێتەوە و قبول نەکرێت. اللهم إني أعوذ بك من الهم والحزن وأعوذ بك من العجز والكسل وأعوذ بك من الجبن والبخل وأعوذ بك من غلبة الدين وقهر الرجال. خوای گیان من پەنات پێگرم لە غەم و پەژارە و بێتاقەتی. خوای گیان من پەنات پێگرم لە غەم و پەژارە و بێتاقەتی و پەنات پێگرم لە بێدەسەڵاتی و تەمبەڵی و پەنات پێگرم لە ترسنۆکی و ڕەزیلی و پەنات پێگرم لە زاڵبوونی قەرز بەسەرمدا و لە زاڵبوونی ستەمی پیاوان و لە زاڵبوونی ستەمی کەسانی تر بەرامبەر. ئەسرینی تەوبەکاران. ئەسرینی تەوبەکاران. ڕێگایەک بۆ گەڕانەوە و تەوبەکردن. اللهم إني أعوذ بك من الفقر وأعوذ بك من القلة والذلة وأعوذ بك أن أظلم أو أظلم. خوای من پەنات پێگرم لە هەژاری و پەنات پێگرم لە کەمیەتی و سەرشۆڕی و پەنات پێگرم لەوەی ستەم بکەم و لەوەش ستەمم لێ بکرێ. اللهم إني أسألك الهدى والتقى والعفاف والغنى. خوای گیان من داوای زانیاری و حەق بێژیت لێ ئەکەم و داوای خۆپاراستنت لێ ئەکەم لە تاوان و داوای پاکێتیت لێ ئەکەم و داوای بێنیازیت لێ ئەکەم لە غیری تۆ. اللهم إني أعوذ بك من زوال نعمتك وتحويل عافيتك وفجاءة نقمتك وجميع سخطك. خوايا من پەنات پێگرم لە نەمانی نعمەتەکانت و لە گۆڕاندنی خۆشگوزەرانیت و لە کتوپڕی تۆڵە سەندنەوەت و لە هەموو تووڕەیەکت. اللهم إني أعوذ بك من شر ما عملت ومن شر ما لم أعمل. خوايا من پەنات پێگرم لە خراپەی ئەو کردەوانەی کەوا کردو من و لە خراپەی ئەو کردەوانەش کەوا نەم کردوون.
اللهم إني أعوذ بك من شر سمعي ومن شر بصري ومن شر لساني ومن شر قلبي ومن شر مني. خۆیە من پەنات پێگرم لە خراپەی بیستنم و لە خراپەی بینینم و لە خراپەی زمانم و لە خراپەی دڵم و لە خراپەی ئاوی شەهوەتم. اللهم إني أعوذ بك من الهدم وأعوذ بك من التردي وأعوذ بك من الغرق والحرق والهرم وأعوذ بك أن يتخبطني الشيطان عند الموت وأعوذ بك أن أموت في سبيلك مدبرا وأعوذ بك أن أموت لديغا. خوای گیان من پەنات پێگرم لە داڕوخانی شتێک بەسرمدا و پەنات پێگرم لە کەوتنە خوارەوە و پەنات پێگرم لە خنکان و لە سووتان و لە پیری و پەنات پێگرم لەوەی کە شەیطان تێکەڵم ببێ و تێکم بدات لە کاتی مردنمدا و پەنات پێگرم لەوەی کە بمرم لە کاتێکدا و پەنات پێگرم لەوەی کە بمرم لە کاتێکدا کە پشتم هەڵکرد بێت لە تێکۆشان لە پێناوی تۆدا و لە جیهاددا و پەنات پێگرم لەوەی کە بمرم بە پێوەدراوی. گەشتێک لەگەڵ تەوبەکاران لە ئەسرینی تەوبەکاران لە خزمەت چەند زاو فرموودەیەک و ئەو کەسانی کە دەیانەوێت دڵەکانیان بە ئاوی ئیمان پاراو بکەن و بە گەشتی تەوبەکاران ڕێگەی خوددا بگرنە بەر. ئەسرینی تەوبەکاران. ئەسرینی تەوبەکاران. ڕێگایەک بۆ گەڕانەوە و تەوبەکردن. لە خزمەت چەند نزاو پاڕانەوەیەک. خۆشەویستم، ئایا لەم دەرگایت داوە دەرگای پاڕانەوە لە خوای پەروەردگار، دەرگای تەوبە و گەڕانەوە، دەرگای داواکردنی ڕزق و ڕۆزی و فراوانی و بەرەکەت لە ژیان، ئەچینە خزمەت چەند نزایەک لە فەرمودە پیرۆزەکان. اللهم أصلح لي ديني الذي جعلته عصمة أمري وأصلح لي دنياي التي جعلت فيها معاشي وأصلح لي آخرتي التي جعلت إليها معادي واجعل الحياة زيادة لي في كل خير والموت راحة لي من كل شر. خواهيكان دینداریەکەم بۆ چاک بکە کە پاراستنی گوزەرانی پێوەبەندە و بواری دنیاشم بۆ چاک بکە کە ژیانی تێدایە و بواری دواڕۆژیشم بۆ چاک بکە کە گەڕانەوەمی تێدایە و ژیانم بکە بەمایەی زیادبوونی هەموو خێرێک بۆم و مردن بکە بەمایەی ئیستراحەت و پشودان بۆم لە هەموو خراپەیەک. اللهم انفعني بما علمتني وعلمني بما ينفعني وزدني علما والحمد لله على كل حال وأعوذ بالله من حال أهل النار. خوایا سودم پێ بگەیەنە بەوەی کە فێرت کردوم و ئەوم فێر بکە کە سودم پێ دەگەیەنێ و زانستم زیاد بکە و سپاس بخوا لەسەر هەموو حاڵەتێک و پەنادەگرم بەخوا لە سزای ئاگر.
اللهم اغفر لي ذنوبي وخطاياي كلها. اللهم أنعشني واجبرني واهدني لصالح الأعمال والأخلاق، فإنه لا يهدي لصالحها ولا يصرف سيئها إلا أنت. خوايا لهمو تاوان وهلكانم خوش با، خوايا بمجينو كمو كوريكانم پر بكروا، وڕێنمایم بکە بۆ کردەوە و ڕەوشتی چاک، چونکە بەڕاستی کەس نییە ڕێنمایی بکات بۆ کردەوە و ڕەوشتی چاک و خراپەکانیش لا بدات لە ڕێم تەنها تۆ نەبێت. اللهم اغفر لي خطيئتي وجهلي وإسرافي في أمري وما أنت أعلم به مني. اللهم اغفر لي جدي وهزلي وخطئي وعمدي وكل ذلك عندي. اللهم اغفر لي ما قدمت وما أخرت وما أسررت وما أعلنت وما أنت أعلم به مني. أنت المقدم وأنت المؤخر وأنت على كل شيء قدير. خوای لێم خۆش بە لە تاوانەکانم و نەزانینم و ڕۆچوونم لە کارەکانمدا، وەلەوەش کە تۆ زاناتری پێی لە من. خوای لێم خۆش بە لەوەی کە بە هەڵە، وەلەوەش کە بە ئەنقەست، وەلەوەش کە بە گاڵتە و لەوەش کە بە ڕاستی کردو من، و هەموو ئەوانەشم هەیە. خوای لێم خۆش ببە لەوەی کە پێشم خستووە و لەوەش کە دوام خستووە و لەوەش کە شاردوومەتەوە و لەوەش کە ئاشکرام کردووە. خوای تۆ پێشخەر و تۆش دواخەریت، و تۆ توانات بەسەر هەموو شتێکدا هەیە. اللهم اقسم لنا من خشيتك ما يحول بيننا وبين معاصيك، ومن طاعتك ما تبلغنا به جنتك، ومن اليقين ما تهون به علينا مصيبات الدنيا، ومتعنا بأسماعنا وأبصارنا وقوتنا ما أحييتنا، واجعله الوارث منا. ومتعنا بأسماعنا وأبصارنا وقوتنا ما أحييتنا، واجعله الوارث منا. واجعل ثأرنا على من ظلمنا، وانصرنا على من عادانا، ولا تجعل مصيبتنا في ديننا، ولا تجعل الدنيا أكبر همنا ولا مبلغ علمنا، ولا تسلط علينا من لا يرحمنا. خوایا ئەوەندە ترسان لە خۆتمان پێ ببەخشە کە بێتە بربەست لە نێوان ئێمە و سەرپێچیکردنتدا، و ئەوەندەش لە گوێڕایەڵیکردنت کە بمانگەیەنێتە بەهەشتەکەت، و ئەوەندەش لە دڵنیایی کە ناهەمواریەکانی دنیامان لەسەر سوود بکاتەوە. خۆشگوزەرانمان بکە بە بیستنمان و بینینمان و توانامان ئەوەندەی کە دەمانژێنیت، و ئەوانەش بکە بە میراتگیری ئێمە، و تۆڵە لێستەنەوەمان بخەرە سەر ئەوانەی کە ستەممان لێ دەکەن، و سەرمان بخە بەسەر ئەوانەی دژایەتیمان دەکەن، و ناهەمواریەکانمان نەخەیتە نێو ئاینەکەمانەوە، و دنیا مەکەرە گەورەترین مەبەستمان و ئامانجی زانستمان، و کەسێک زاڵ مەکە بەسەرماندا کە بەزەیی پێمان نەیەتەوە. ئەسرینی تەوبەکاران، ڕێگایەک بۆ گەڕانەوە و تەوبەکردن. اللهم إني أسألك من الخير كله عاجله وآجله ما علمت منه وما لم أعلم، وأعوذ بك من الشر كله عاجله وآجله ما علمت منه وما لم أعلم. اللهم إني أسألك من خير ما سألك عبدك ونبيك، وأعوذ بك من شر ما عاذ منه عبدك ونبيك.
اللهم إني أسألك الجنة وما قرب إليها من قول أو عمل، وأعوذ بك من النار وما قرب إليها من قول أو عمل، وأسألك أن تجعل كل قضاء قضيته لي خيرا. خوايا من داوای خێرت لێ دەکەم هەر هەمووی، هی ئێستا و داهاتوو، ئەوەی کە دەیزانم و ئەوەشی کە نایزانم، و پەنات پێدەگرم لە خراپە هەر هەمووی، هی ئێستا و داهاتوو، ئەوەی کە دەیزانم و ئەوەشی کە نایزانم. خوایا من داوای ئەو خێرت لێ دەکەم کە بەندە و پێغەمبەرەکەت داوای لێ کردوویت، و پەنات پێدەگرم لەو خراپەیەی کە بەندە و پێغەمبەرەکەت پەنای پێگرتووی. خوایا من داوای بەهەشتت لێ دەکەم و ئەوەشی کە نزیککەرەوەیە لێی لە هەر گفتار و کردارێک، و پەنات پێدەگرم لە ئاگر و لەوەشی کە نزیککەرەوەیە لێی لە هەر گفتار و کردارێک، و داواشت لێ دەکەم کە هەر بڕیارێک کە بڕیارت لەسەر داوە بۆم بە خێری بگێڕیت. ئەسرینی تەوبەکاران. اللهم إني أسألك من فضلك ورحمتك فإنه لا يملكها إلا أنت. خوایا من داوای چاکە و بەزەی پێداهاتنەوەت لێ دەکەم، چونکە بەڕاستی ئەوانە بەدەستی کەسەوە نییە تەنها تۆ نەبێت. اللهم بعلمك الغيب وقدرتك على الخلق أحيني ما علمت الحياة خيرا لي، وتوفني إذا علمت الوفاة خيرا لي. اللهم وأسألك خشيتك في الغيب والشهادة، وأسألك كلمة الحق في الرضا والغضب، وأسألك القصد في الفقر والغنى، وأسألك نعيما لا ينفد، وأسألك قرة عين لا تنقطع، وأسألك الرضا بعد القضاء، وأسألك برد العيش بعد الموت، وأسألك لذة النظر إلى وجهك والشوق إلى لقائك في غير ضراء مضرة ولا فتنة مضلة. اللهم زينا بزينة الإيمان واجعلنا هداة مهتدين. خوایا لەبەر خاتری زانستت بە پەنهانی و توانات بەسەر دروستکراوەکانتدا بمژیێنە ئەوەندەی کە دەزانیت ژیان خێری تێدایە بووم، و بمرێنە ئەگەر زانیت مردن خێری تێدایە بووم. خوایا داوای لە تۆ ترسانت لێ ئەەکەم لە کاتی پەنهانی و ئاشکرابوون، و داوای وتەی ڕاستیت لێ ئەەکەم لە کاتی ڕازیبوون و تووڕەبووندا، و داوای مامناوەندیت لێ ئەەکەم لە کاتی هەژاری و دەوڵەمەندیدا، و داوای نیعمەتێکت لێ ئەەکەم کە کۆتایی پێنێت، و داوای ئارامیەکت لێ ئەەکەم کە نەبڕێتەوە، و داوای لێ ڕازیبوونت لێ ئەەکەم دوای بڕیارت بەسەرمدا، و داوای فێنکی ژیانت لێ ئەەکەم لە دوای مردن، و داوای چێژی تێڕوانین بۆ ڕوومەت و تامەزرۆیی بۆ پێگەیشتنت لێ ئەەکەم، و داوای چێژی تێڕوانین بۆ ڕوخسارت و تامەزرۆیی بۆ پێگەیشتنت لێ دەکەم، بەبێ ئەوەی زیانی تێدا بێت و زیانگەیەنەریش بێت، و بەبێ ئەوەی دووچاری تاقیکردنەوەیەکی گومڕاکەر و لە ناوبەر بم، و بەبێ ئەوەی دووچاری تاقیکردنەوەیەکی گومڕاکەر و لە ناوبەرم بکات. خوایا بمان ڕازێنەوە بە جوانی و ڕازاوەی ئیمان، و بمان گێڕە لەو کەسانەی کە ڕێنمایی کار و ڕێنمایی کراون. اللهم أكفني بحلالك عن حرامك وأغنني بفضلك عمن سواك. خوایا رازیم بکە بەشتە حەڵال کراوەکانت لە جیاتی حرام کراوەکانت، و دەوڵەمەندم بکە بە چاکەی خۆت لە جگە لە خۆت. ئەسرینی تەوبەکاران.
ئەسرینی تەوبەکاران ئەسرینی تەوبەکاران ڕێگایەک بۆ گەڕانەوە و تەوبەکردن. ئەسرینی تەوبەکاران لە خزمەت چەند نزا و پاڕانەوەیەک گەشتێک لەگەڵ تەوبەکاراندا. اللهم إني أسألك فعل الخيرات وترك المنكرات وحب المساكين وأن تغفر لي وترحمني، وإذا أردت فتنة قوم فتوفني غير مفتون، وأسألك حبك وحب من يحبك وحب عمل يقرب إلي حبك. خوايكيان من داوای ئەنجامدانی چاکەکانت لێ دەکەم و داوای وازێنان لە خراپەکانت لێ دەکەم و داوای خۆشەویستی هەژارانت لێ دەکەم و داوات لێ دەکەم لێم خۆش بیت و بەزەیت پێمدا بێتەوە، واگەر ویستت خەڵکانێک تووشی تاقیکردنەوە بکەیت ئەوە بمرێنە بەبێ تووش بوونم بە فیتنە، و داوای خۆشویستنی خۆت لێ یەکەم و خۆشویستنی ئەو کەسانەی کە تۆیان خۆش دەوێت و خۆشویستنی کردەوەیەک کە نزیکەرەوە بێت بۆ لای خۆشویستنی تۆ. اللهم إني عبدك وابن عبدك وابن أمتك ناصيتي بيدك ماض في حكمك عدل في قضاؤك، أسألك بكل اسم هو لك سميت به نفسك أو علمته أحدا من خلقك أو أنزلته في كتابك أو استأثرت في علم الغيب عندك أن تجعل القرآن ربيع قلبي ونور صدري وجلاء حزني وذهاب همي. خوایە من بەندەی تۆم وە کوڕی پیاوێکم کە بەندەی تۆیە وە کوڕی ئافرەتێکم کە بەندەی تۆیە. پێشە سەرم لە دەستی تۆدایە، حکمی تۆ بەسەرمدا پەیڕۆکراوە، بڕیاری تۆ بەسەرمدا ڕاست و داد پەروەرانەیە. داوات لێ دەکەم بە هەموو ناوێک کە ناوی خۆتت پێناوە یان فێری کەسێکت کردووە لە دروستکراوەکانت یان دات بەزاندووە لە کتێبەکەتدا یان تایبەتت کردووە بە خۆتەوە لە زانستی غەیبدا لای خۆت، کەوا قورئان بکەیت بە بەهاری دڵم و ڕووناکی سینگم و هەڵگری پەژارم و لابەری غەمم. اللهم اجعل خير عمري آخرة وخير أعمالي خواتمة وخير أيامي يوم ألقاك. پێشەوە عومەر ڕەزای خوای لێبێ ئەم نزایی دەکرد کە دەیفەرموو خوایە با باشترینی تەمەنم کۆتاییەکەی بێت و باشترینی کردەوەکانیشم کۆتاییەکەی بێت و با باشترینی ڕۆژەکانی ژیانم ئەو ڕۆژە بێت کە تێیدا دەگەم بە خزمەتی تۆ. ئەسرینی تەوبەکاران ڕێگایەک بۆ گەڕانەوە و تەوبەکردن. خۆشەویستان، لەگەڵ ئەسرینی تەوبەکاران و لە خزمەت ئەو کەسانی کە دەرگای تەوبە واڵا ئەکەن بەڕووی خۆیاندا بە دوعا و پارانەوە، هەندێک لە ئادابەکانی دوعا و هۆکارەکانی گیرابوون و وەڵامدانەوەی باس دەکەین. یەکەم نیاز و مەبەست پاکی تێیدا بۆ خوا، پاشان دەستپێکردنی نزا و پاڕانەوە بە سوپاس و ستایشکردنی خوا و پاشان سەڵاواتدان لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم و هەروەها بە سەڵاواتدان لەسەر پێغەمبەر
صلى الله عليه وسلم دوعاکردنەکەی کۆتایی پێبێنێت. یەکلابوونەوە لە داواکردن و دڵنیابوون بە وەڵامدانەوەی، داکۆکیکردن لە پاڕانەوە و داواکردن و پەلەنەکردن، ئامادەبوونی دڵ و بیرروهۆش لە کاتی پاڕانەوەدا، پاڕانەوە و دوعاکردن لە کاتی خۆشگوزەرانی و هەروەها لە کاتی تنگانەدا. داوا و دوعاکردن لە کەس نەبێ، واتە داوا لە کەس نەکەیت جگە لە خوا، دوعا نەکەیت لە کەس و کار و ماڵ و منداڵ و خودی خۆت، چونکە دوعای شەڕ دوعایەکی ڕەوانیە. دەنگنزمکردنەوە بە دوعاکردن لە نێوان شاردنەوە و ئاشکراکردندا، واتە وەکو چپەکردن و هەروەها نزا و پاڕانەوە، واتە ئەوەندە دەنگی دەردەبڕێت کە خۆی گوێی لێبێت. دانان بە تاوان و داوای لێخۆشبوون لێی، و دانان بە ناز و نیعمەتەکانی خوا و شکر و سپاسکردنی لەسەری، ملکەچی دەربڕین و خۆشکاندنەوە و ئارەزووکردنی خێر و ترسان لە خراپە و هاتنەڕێی خراپە، گێڕانەوەی شتە بەستەم براوەکان لەگەڵ تەوبەکردندا، واتە ئەو شتانی کە بەستەم لە کەسێکی سندون و مافی خەڵکن بۆیان بگێڕێتەوە. ئەسرینی تەوبەکاران. پاڕانەوە سێجار بۆ زیاتر دووپاتکردنەوە و داواکردن و سووربوون لەسەر داواکردن لە خودا، ڕووکردنە قیبلە، بەرزکردنەوەی دەستەکان لە کاتی پاڕانەوەدا، هەروەکو چۆن دەکرێت دەستەکانیش بەرز نەکرێنەوە، بەڵام پێغەمبەری خوا لە کاتی دوعاکردندا بە تایبەتی لە جەنگی بەدردا دەستەکانی بەرز کردوتەوە تا ئەوەندەی کەوا عەباکەی لەسەر شانی پیرۆزی کەوتۆتە خوارەوە. دەستنوێژگرتن لە پێش پاڕانەوە و دوعاکردن ئەگەر بکرێ زیادەڕەوی نەکەیت لە پاڕانەوەدا، واتە دوعایەکی ناڕەوان نەکەیت، یاخود دوعایەکەوە تایبەتکردنی شتێکی تێدا بێ، وەکو ئەوەی کەسێک بڵێ خوایە گیان فلانە ماڵ و فلان شوێنی بەهەشتم پێ ببەخشی لە لای ڕاستەوە، یاخود شوێنێک دیاری بکات. دوعاکار لە خۆیەوە دەست پێ بکات، واتە دوعا بۆ خۆی بکات، پاشان بۆ کەسە نزیکەکانی. ئەگەر دوعای کرد بۆ کەسێک جگە لە خۆی، سەرەتا دوعا بۆ خۆی بکات، پاشان دوعا بۆ ئەو کەس و برا و هاوڕێی. تکاکردن لە خوا بە خاتری ناوە چاکەکان و سیفاتە بەرزەکانی، یان بە خاتری کردەوەیەکی چاک کە کەسی دوعاکار خۆی ئەنجامی دابێت، کامەش بەڵگەی فەرمودەی لەسەرە، وەک بەسەرهاتی سێ کەسەکەی کە لە ئەشکەوتدا گیریان خواردبوو. هەروەها پاڕانەوە دەکرێت داوا لە کەسێکی چاک بکرێت کە زیندوو بێت و دوعا بکات بۆ کەسێک کە داوای لێ کردووە. دەبێت خواردن و خواردنەوە و پۆشاکەکانی ئەو کەسەی کە دوعا دەکات حەڵال بن. پاڕانەوە نابێت تاوان و پچڕاندنی پەیوەندی خزمایەتی تێدا بێ. پاڕانەوە دەبێت دوورکەوتنەوە بێت لە هەموو تاوانەکان، واتە لە کاتی پاڕانەوەدا دەبێ نیەت و کردەوەکانت بۆ ئەوە بێ کە لە هەموو تاوانەکان دوور بکەویتەوە بە هیوای لێخۆشبوون و ڕەزامەندی پەروەردگار. ئەسرینی تەوبەکاران، گەشتێک لەگەڵ تەوبەکاراندا. ئەسرینی تەوبەکاران، ڕێگایەک بۆ گەڕانەوە و تەوبەکردن. ئەسرینی تەوبەکاران، گەشتێک لەگەڵ تەوبەکاراندا، زانینی ئەو کات و حاڵەت و شوێنانەی کەوا دوعایان تێدا گیرا دەبێت. یەکەم شەوانی قەدری پیرۆز، پاشان سێیەکی کۆتایی شەو، واتە کاتی شەو نوێژکردن. لە کۆتایی نوێژە فەرزەکاندا، لە نێوان بانگ و قامەتدا، لە کاتی بانگدان بۆ نوێژە فەرزەکان، لە کاتی بارانبارین،
هەروەها کاتێکی تایبەت لە ڕۆژی جومعەدا وەڕاستترین وتەیش تێدا ئەوەیە کەوا 2 سەعاتە لە سەعاتەکانی ڕۆژی جومعە و لەوانەشە کاتی وتار و نوێژی جومعە بێت. لە کاتی سوژدەبردندا ئەو دوعایی کە لە فەرموودەدا هاتووە لەو بارەیەوەیە. هەروەها دوعا قبول دەبێت ئەگەر بە لەشپاکی و دەستنوێژەوە بخەوێت و اینجا بەخەبەر بێیتەوە و لە شەودا بپاڕیتەوە و دوعا بکەیت. هەروەها دوعا قبول دەبێت لەگەڵ دوعای لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين. هەروەها لە کاتی دوعاکردندا بەم پاڕانەوەیە. دوعا و پاڕانەوەی خەڵکی لە دوای وەفاتکردنی مردوو گیرا دەبێت. دوعا و پاڕانەوە لە دوای ستایشکردنی خوا و سەڵاواتدان لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم بە تایبەتی لە تەحیاتی کۆتایی نوێژدا. لە کاتی پاڕانەوە لەخوا بە ناوی هەرە گەورەی کەوا ئەگەر پێی بپاڕیتەوە و ئەوە وەڵامت دەداتەوە و ئەگەر بەو ناوە داوا لەخوا بکەیت ئەوە پێت دەبەخشێت. پاڕانە و دوعاکردنی موسڵمان بۆ برای موسڵمانی بە پەنهانی و بەبێ ئەوەی خۆی ئاگای لێبێت. پاڕانە و دوعاکردنی ڕۆژی عەرەفە لە کاتی ڕۆژی عەرەفەدا لە ئەنجامدانی فەریزەی حەج. ئەسرینی تەوبەکاران. پاڕانە و دوعاکردن لە مانگی ڕەمەزاندا. پاڕانە و دوعاکردن لە کاتی کۆبوونەوەی موسڵماناندا لە کۆڕەکاندا لە کۆڕی زیکر. پاڕانە و دوعای موسڵمانان لە کاتی کۆبوونەوەیاندا لە کۆڕی زیکردا. دوعاکردن لە کاتی بەڵاو موسیبەتدا بە وتنی ئینا لله وئینا ئیلەیه ڕاجعون اللهم ئەجرنی فی مصیبەتی وئەخلف لی خەیڕا منها. پاڕانە و دوعای ستەم لێکرا و لەو کەسەی کە ستەمی لێ کردووە. پاڕانە و دوعای باوک و هەروەها دایک بۆ منداڵەکانی یاخود دوعا لە منداڵەکانی بکات کە دوعاکردن لە منداڵ ناڕەوایە. پاڕانە و دوعای مسافر. پاڕانە و دوعای ڕۆژوان تاوەکو بەربانگ دەکاتەوە. پاڕانە و دوعای ڕۆژوان لە کاتی بەربانگکردنیدا. پاڕانە و دوعای ناچار و لێقەوماو. پاڕانە و دوعای کاربەدەستی دادوەر. پاڕانەوەی دوای دەستنوێژ ئەگەر بپاڕیتەوە بۆ دوعایی کە لە فەرموودەدا هاتووە لەو بارەیەوە. دوعاکردن لە نێو کەعبەدا لە کاتی تەوافکردندا. دوعاکردن لەسەر کێوی سەفا. دوعاکردن لەسەر کێوی مەڕوە. دوعاکردن لە لای ئەلمەشعەر الحەرام. دوعاکردن لە دوای بەردفڕێدانە نێو جەمرەی بچووک. دوعاکردن لە دوای بەردفڕێدانە نێو جەمرەی ناوەڕاست لە کاتی فەریزەی حەجدا. براو خوشکی خۆشەویست، بەڕاستی ئیماندار هەر کاتێک بپاڕێتەوە لە خوای پەروەردگار ئەوە خوا نزیکە لێ و وەڵامی دەداتەوە ئەگەر لێی بپاڕێتەوە. هەروەکو لە قورئاندا فەرموویەتی وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداعي إذا دعان. بەڵام ئەم کات و حاڵەت و شوێنانەی کە باسمان کرد بە تایبەت زیاتر بایەخیان پێدراوە بۆ پاڕانەوە لەو کاتانەدا لەگەڵ جێبەجێکردنی ئاداب و هۆکارەکانی گیرابوونی دوعا و وەڵامدانەوەی خوای دەوڵەمەند و ڕەحمەت فراوان بۆ دوعاکانمان. ئەسرینی تەوبەکاران. ئەسرینی تەوبەکاران. ڕێگایەک بۆ گەڕانەوە و تەوبەکردن. گەشتێک لەگەڵ تەوبەکاران لە ئەسرینی تەوبەکاران. چیرۆکی سێ دوعای گیرابوو لە قورئاندا. چیرۆکی یەکەم دوعاکەی پێغەمبەر ئەیوب
سەلامی خۆی لەسەر بێ بۆ لابردنی ئەو زیانانەی کە پێی گەیشت بوون لە نەمانی کەسوکار و ماڵ و سامانی و نەخۆشکەوتنی جەستەی. خی گەورە دەفەرمێت: وأيوب إذ نادى ربه أني مسني الضر وأنت أرحم الراحمين فاستجبنا له فكشفنا ما به من ضر. واتا وكاتي أيوب لپروردگاری پارایە و بانگی کرد: ئەی پەروەردگارم، من زیانم پێگەیشتووە و تۆیش بە بەزەیترینی بە بەزەییەکانی. ئێمەش وەڵامیمان دایەوە و ئەو زیانەی کە پێگەیشت بوو لامان برد لەسەری. چیرۆکی دووهەم چیرۆکی دوعاکەی پێغەمبەر یونس سەلامی خوای لەسەر بێ بۆ دەربازبوونی لە تنگانەی نێو تاریکیەکانی دەریا و سکی ئەو ماسیەکەوە قوتی دابوو. کاتێ خوای گەورە فەرمێ: فنادى في الظلمات أن لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين فاستجبنا له ونجيناه من الغم وكذلك ننجي المؤمنين. سورة الأنبياء آياتي 87-88. واتا پێغەمبەر یونس سەلامی خوای لەسەر بێ لە نێو تاریکیەکانی نێو دەریا و لە ناو سکی حوتەکەدا پاڕایەوە و بانگی کرد: خوایە هیچ پەرستراوێک نییە شایستەی پەرستن بێت تەنها تۆ نەبیت. پاکی بۆ تۆ خوایە لە هەموو کەمی و نوقسانیەک. بەڕاستی من یەکێکم لە ستەمکاران، بۆیە لێم خۆش بە. ئێمەش وەڵامیماندایە و ڕزگارمان کرد لە غەم و پەژارە، و بەو شێوەیە ئیمانداران ڕزگار دەکەین لە تنگانە و لە تنگانە دەریان دەهێنین. چیرۆکی سێهەم دوعاکەی پێغەمبەر زەکەریا سەلامی خوای لەسەر بێ بۆ منداڵ پێبەخشین. وزكريا إذ نادى ربه رب لا تذرني فردا وأنت خير الوارثين فاستجبنا له ووهبنا له يحيى وأصلحنا له زوجه. واتا أي محمد باسي زكريان بوبكا كلا پروردگاری پاڕایەوە و بانگی کرد: ئەی پەروەردگارم، بەتەنیا مەمهێڵەرەوە و تۆش باشترینی جێپڕکەرەوەکانی. ئێمەش وەڵامیماندایە و یەحیامان پێبەخشی و خێزانەکەیمان بۆ چاک کرد. لێرەدا دەبینین بەهۆی دوعاکردنەوە خوای پەروەردگار زیانەکانی لابرد لەسەر پێغەمبەر ئەیوب سەلامی خوای لەسەر بێ. لێرەدا دەبینین بەهۆی دوعاکردنەوە خوای پەروەردگار زیانەکانی لابرد لەسەر پێغەمبەر ئەیوب سەلامی خوای لەسەر بێ، و پێغەمبەر یونسیش سەلامی خوای لەسەر بێ لە تنگانە دەربازی کرد و منداڵیشی بەخشی بە پێغەمبەر زەکەریا سەلامی خوای لەسەر بێ. ئەسرینی تەوبەکاران، ڕێگایەک بۆ گەڕانەوە و تەوبەکردن. چیرۆکی دوعایەکی گیرە لە فەرمودەیەکی صحیحی پێغەمبەردا صلى الله عليه وسلم. عن أنس بن مالك رضي الله عنه قال: قالت أم سليم: يا رسول الله، ادعو الله لأنس. فقال: اللهم أكثر ماله وولده وبارك له فيه. قال أنس: فلقد دفنت من صلبي سوى ولدي 25 و100، وإن أرضي ليثمر في السنة مرتين، وما في البلد شيء يثمر مرتين غيرها. واتا أم سليم کە دایکی ئەنەس بوو،
وتی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەخوا بپاڕێرەوە بۆ ئەنەس کە خزمەتکارتە. ئەویش فەرمووی خوایە ماڵ و منداڵی زۆر کە و بەرەکەتی تێبخەبووی. ئەنەس وتی بەڕاستی لەنەوەی پشتی خۆم جگە لە منداڵەکانم واتە جگە لە کوڕەزاکانم 125 لیان ناشتووەتە ناو گۆڕ، واتە خۆم هەمویانم بینیوە و بەڕاستی زەویەکەم لە ساڵێکدا 2 جار بەری دەگرت و هیچ شتێک نییە لەم وڵاتەدا کە 2 جار بەری گرت بێ جگە لە زەویەکەی من نەبێ. ئەمەش بەرهەمی پارانەوە بوو لە خوای بەدەسەڵات. ئەسرینی تەوبەکاران. لە خزمەت ئەم چەند چیرۆک و دوعا و پارانەوەدا لەگەڵ ئەسرینی تەوبەکاراندا بووین. گەشتێک لەگەڵ تەوبەکاران. ئەسرینی تەوبەکاران. ئەسرینی تەوبەکاران. ڕێگایەک بۆ گەڕانەوە و تەوبەکردن. بە ناوی خوای بەبەزەی و میهرەبان. ئەسرینی تەوبەکاران، گەشتێک لەگەڵ تەوبەکاراندا. چیرۆکی 2 دوعای گیرا بوو لە دوان لە هاوڵانی بەڕێزی پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەسرینی تەوبەکاران. چیرۆکی یەکەم. خەڵکی کوفە شکات و سکاڵای سەعدیان کرد لە لای عومەر ڕزای خوای لێبێ، ئەویش لای برد و عەماری کردە کار بەدەستیان. جا ئەوەندە سکاڵایان کرد تاوەکو ئەویشیان باس کرد و بەو شێوەیە کە نازانێت نوێژ بکات. ئەویش ناردی بە دوایدا و فەرمووی ئەی باوکی ئیسحاق، ئەوانە دەڵێن تۆ نازانیت نوێژ بکەیت. باوکی ئیسحاقیش فەرمووی سەبارەت بە من سوێند بەخوا نوێژم بۆیان کردووە وەکو نوێژەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و هیچم لێکەم نەکردوێتەوە. نوێژی عیشام دەکرد، جا لە دوورکاتی یەکەمدا خوێندنەوەکەم درێژ دەکردەوە و لە دوورکاتی کۆتاییدا کورتم دەکردەوە. عومەریش فەرمووی هەر بەو شێوەیە ئێمەش گومانت پێدەبین ئەی باوکی ئیسحاق. اینجا پیاوێک یان چەند پیاوێکی نارد لەگەڵیدا بۆ کوفە. پاشان پرسیاری کرد لە خەڵکی کوفە سەبارەت بە سعد و هیچ مزگەوتێکی نەهێشتەوە ئیلا پرسیاری کرد لە خەڵکەکەی سەبارەت بە سعد. ئەوانیش هەمویان بە چاکە ستایشیان کرد تاوەکو ڕۆژنە نێو مزگەوتی بەنی عەبس. لەوێ پیاوێکیان هەستا کە پێی دەوترا ئوسامەی کوڕی قەتادە و نازناوی ئەبوو سعدی هەبوو. وتی لەبەر ئەوەی داوات لێمان کرد قسە بکەین بۆیە دەڵێم بەڕاستی سعد دەستە سەربازی بەڕێ نەکردووە بۆ جیهاد و بە یەکسانی شتەکانی دابەش نەکردووە و دادوەر نەبووە لە یەکلاییکردنەوەی کێشەکاندا. سعدیش فەرمووی سوێند بەخوا 3 دوعات لێ دەکەم. خوایە ئەگەرم بەندەیە درۆ دەکات و بۆ خۆ دەرخستن و ناوبانگ دەرکردن هەستا ئەوە تەمەنی درێژکە و زۆر هەژار و نەداری بکە و تووشی کێشە و گرفتی بکە. جا دوای ئەوە ئەگەر پرسیاریان لێ بکردایە و بیان وتایە چۆنیت دەیوت من پیاوێکی بە ساڵاتچووی تەمەن گەورەی تووشی گرفتاری بووم. دوعاکەی سعد گیرا بوو لێم و پێکامی. عەبدولمەلیک دەڵێت من دوای ئەوە بینیم لە پیری و گەورەییدا هەردوو برۆی شۆڕ ببوونەوە، واتە ئەوەندە پیر بوو کە هەردوو برۆی شۆڕ ببوونەوە بۆ سەر هەردوو چاوی و لە سەرە ڕێگاکاندا ڕێی دەگرت بە کچان و ئاماژەی بۆیان دەکرد و بە چاو لێ قرتاندن و برۆ لێ هەڵتەکاندن و دەست بۆ بردن. ئەسرینی تەوبەکاران.
ئەسرینی تەوبەکاران، ئەسرینی تەوبەکاران، ڕێگایەک بۆ گەڕانەوە و تەوبەکردن. بەناوی خوای بەبەزەی و میهرەبان. ئەسرینی تەوبەکاران، گەشتێک لەگەڵ تەوبەکاراندا. چیرۆکی دوو دوعای گیرا بوو لە دوان لە هاوڵانی بەڕێزی پێغەمبەر صلی الله عليه وسلم. چیرۆکی دووهەم، ئەڕوای کچی ئوەیس شکاتی کرد لە سەعیدی کوڕی زەید کەوا بەشێک لە زەویەکەی بردووە، بۆیە کێشەکەیانی برد بۆ لای مەڕوانی کوڕی حەکەم کە لەو کاتەدا فەرمانڕەوای مەدینە بوو. سعید فەرمووی ئایا من بەشێک لە زەویەکەی دەبەم لە پاش ئەوەی کە بیستومە لە پێغەمبەری خواوە صلی الله عليه وسلم؟ مەڕوان وتی چیت بیستووە لە پێغەمبەری خواوە صلی الله عليه وسلم؟ سعید فەرمووی بیستومە لە پێغەمبەری خواوە دەی فەرموو هەر کەسێک بستێک لە زەوی کەسێکی تر بەستەم ببات ئەوە تا 7 تەبەقەی زەوی دەکرێتە گردنی لە ڕۆژی دواییدا. مەڕوان بە سعیدی وت دوای ئەم فەرمودەیە داوای بەڵگەی ترت لێ ناکەم. اینجا سعید فەرمووی خوایە ئەگەر ئەم ئافرەتە درۆ دەکات ئەوە چاوی کوێرکە و لە نێو زەویەکەی خۆیدا بیکوژە. فەرمووی جا ئەو ئافرەتە نەمرد تاوەکو چاوی لەدەستدا. اینجا ڕۆژێکیان بە نێو زەویەکەیدا ڕێی دەکرد و لە ناکاو کەوتە نێو چاڵێکەوە و مرد. ئەسرینی تەوبەکاران، چیرۆکی هاوڵێکی تر، سعیدی کوڕی زەید فەرموویەتی ئەڕوا کێشەکەی بۆ دروست کرد و سکاڵای لێکرد سەبارەت بە هەندێک لە زەویەکەی. ئەویش فەرمووی واز بێن لە خۆی و زەویەکەش چونکە من بیستومە لە پێغەمبەری خواوە صلی الله عليه وسلم دەی فەرموو هەر کەسێک بستێک لە زەوی کەسێکی تر بە ناحەق ببات ئەوە تا 7 تەبەقەی زەوی دەکرێتە گردنی لە ڕۆژی دواییدا. خوایە ئەگەر ئەم ئافرەتە درۆ دەکات ئەوە چاوی کوێر بکە و زەویەکەی بۆ بکەرە گۆڕەکەی. دەڵێت ئەو ئافرەتەم بینی بە کوێری دەستی دەگر بە دیوارەکانەوە و دەیوت دۆعاکەی سعیدی کوڕی زەید گیرا بوو لێم و پێکامی. اینجا ڕۆژێکان بە نێو زەویەکەیدا ڕێی دەکرد و بەسەر بیرێکدا تێپەڕی کە لە نێو زەویەکەیدا بوو لە ناکاو کەوتە نێویەوە و مرد. خۆشەویستان، ئەمە گەشتێک بوو لەگەڵ تەوبەکاران، لاسرینی تەوبەکاران، بە هیوای سوودبەخشون، بە هیوای ڕەزامەندی پەروەردگار و سوودبەخشبوون بۆ ئێوەی خۆشەویست.